ئامەد بن. ئیشەڵڵا ئەو شۆکەوانەی چوارەمی خولەکەمان بەڕێوەچی بە ناوی کێشەکانی خێزان هەندێک زوو لایڤەکەم کردەوە، گوتم بالۆ کاتی خۆی بەژاروان ئامادە بن. لێ مامۆستا سۆران ئەگەر ئامادەی با دەست پێ بکەین و ئەمیش سکرین شێرێکی بکەم. زۆر چاکە، دەست خۆش لە خزمەتتان فەرموون. زۆر باش. عزیز سڵامێ لە خزمەت هەموو دۆستانی عزیز، هیوام دڵخۆشی سڵامەتیتانە. ئەم شەو جەلسەی چوارمی دانیشتی چوارمانە لەوانەی کۆرسی زانستی خێزان. هەروەکە هەفتەی پێش جەلسەی پێشەڵبەت باسی هۆکارەکانی پتەوبوونی خێزانمان کرد. ئەم شەو باس لەسەر کێشەکانی خێزانەکەن کە چگە هۆکار گەلێک چۆشت هەیەک بێتە باعسی ئەوەی کە خێزان لاواز ببێت، ئەو خێزانی کە ئێمە بە خۆشەویستی بە عەشقۆ بە دڵخوازی خۆمان پێکمانێناوە چۆنەکە لێکتر دوورەکەوینە و وەک جارە نامین. سەرەتا یەکەم شت کە گەرەکمە باحسی بکەم ئەوەیە کە کێشە هەیەکە لە ژیانی هاوبەشە لە سەردەمی هاوچەرخە و سەردەمێکە خۆمانی تێداین ئێستاکە سەدەی 21. سەرەتا باسی واکەمدا چینە سەر باسەکانی ئەوەی کە ئەمانەی قسەسی کێشەکانی خێزان بکەن. یەکەم باوبوونی ژیان بە ڕەبەنیە. ڕەبەن کوردیەکەیەتی دیاری زۆر باسی سینگڵیەکە دیارە ڕەبەنی کلمەی کوردی زۆر خۆشە بەجێ سینگڵیە تاتوان با لە کوردیەکەی وەرگرن. ئەگەر سەرنجتان دابێ من بەردەوام ویستومەکە کلماتی کوردنی وشەی کوردی بەکاربێنم، چکە بەردەنگی ئێمە مخاتەبی ئێمە کوردن و دەنا دەکرێتەوە ئێمانە بە لاتین و بە ئینگلیسی بنووسم و پێتان بڵێم، بەڵام مەبەست ئەوەیە خۆتان دەرو ناسم، مەبەستەوەیە کە ئەو پەیامێک هەیە بیگەێنی بە کەسەکان. مەبەست ئەوە نیە کە تۆ چەندێک زمانێکی ترە زانیت. بۆ بۆن هەتاتوان لە زمانی کوردی کاڵگۆرگرن، چکە زمانێکە کە بزانە کە زمانی کوردی زمانێکی زانستیە، بەڕاستی زمانێکی زانستیەوە. ئێمە بەتایبەت لە فەلسەفە گرتم شاکەین زۆر لە وشەکانی عەرەبی و فارسین، بەڵام تەرجمەیەکەی تۆ بە کوردی هەموو کەلیماتەکان هەموو وشەکانی کوردی، چکە کوردی ئەو بەستێنەی هەیە کە بتوانی زانستی بە کوردی کاڵک لێ وەرگری. بۆیە هەتا کرێتاڕێ هەیە لە وشەی کوردی کاڵکۆرگرن کە دیاری بدێت کە چەندێک زمانی کوردی زمانێکی پاراوە و چەندێک زمانێکی بەهێزە. یەکەم ئەو شتانی کە کێشەن لە ژیانی هاوبەشە لە سەردەمی هاوچەرخەیەکەوەی کە ئەو پاڵنەرە ئەو هاندەرە بۆ ژیانی هاوبەش کەمە. بۆچی کەمە؟ بۆ کەم کەسبی خۆشە کە زەواج بکە زۆر شتن. یەکەم دەرس خوێندنە، دیاری وەک جاران نییە. جاران مەسەلەن ڕەنگە کەسێک تا کلاس 12 بخوێندایەتر دەرسی نەدەخوێن، یا کلاس 6 پێیانەوە 6 لە ڕۆژهەڵات پێیان 6 قەدیمی، تا کلاسی 6 بخوێندایەتر دوایە لە شوێنێک تعینە بوو ئەبوو مە کارمەند لە شوێنێک و یا دوکانە کاری دەکرد و تەواو. بەڵام ئێستا وەک جاران نییە، زۆر جار هەیە ماسێش دەخوێن و هەر کاری و معاشی دەست ناکەیە. بۆ یەک لەو شتانی کە ئەبێتە هۆکاری باوبوونی ژیان بە ڕەبەنی بە سینگڵی ئەوەیە کە کەسەکان تا ماوەیەکی زۆر خەریکی خوێندن، وایە ئەخوێنێت تا دکتۆرا خوێنێ بۆ ئەگە پرەی باشتر بەدەستبێنێ، بۆ ئەگە بتوانێت مۆقعیەتێکی تر شەرایەتێکی باشتری هەلومەرجێکی چاکتری دەستکەوێت، بۆ ئەگەر لە شوێنێکی باشتر دابمەزرێت، پارێکی باشتر معاشێکی باشتری دەست بکەوێت. هۆکارەکان زۆرە، ناڵەمانی کە مێشکی منەکات لە خزمەتان عەزیزەکەم. هەروەکەوتم چەند جارە دوو پاتێکە ئەم دەورە ئەم کۆرسەکە من دامناوە بۆیە بۆ نیە کە خۆتان فێری بن، بۆ ئێوە خۆتان کەڵکی لێوەگرن بۆ کەسانی تر فێری زانستی خێزان بکەنەوە. خۆتان هەمووتان دەروناستم شتانە هەمووتان ئەیزانن، ئەزانم کە هەمووتان شارەزانن شتانە. بەرحەڵ ئەمە وەکو دووبارەوەچنەوەیەکە لە خزمەتێوی ئازیزە. هۆکاری تر زۆرن دیسان ئەکرێ ئێمە باس لەسەرەوە بکەین کە ئێستا وەک جاران نەماوە، چۆن مەسەلەن ئێستا کەسەکان پێیان خۆشەکە جاران چوونە سەر ماڵی باوکی خۆیان، سێ پێیان ئەوڵ نام پێم خۆشەکە ژیانێکی سەر بەخۆم بێ، دیارە بۆ ژیانێکی سەر بەخۆیشە ماڵێکی ببێ. ئێستاگە ماڵەکە بتوانێت خۆی دابینی بکە کە زۆر سەخت و دژوار لە ڕۆژگاری ئێستادا ئەوێ بە کرێچی، دیارە بۆ کرێچیش وەک جاران نییە. جارە بوو ماڵێک بۆ دیوێ بوو دوو دیو بوو، ژوورێک بوو دوو ژوور و تیادا دەنیشت، بەڵام ئێستا هەموو شتێکی تەکمیل بێت لە
قەنەفە و لەو مەلزوماتی ماڵ هەموو شتێکی تر دیارە وەک جاران نەماوە دیارە شتەکان ناڵم چاکیا خراپێرە ئێمە لە کۆرسی ئێمەدا وەکو جاران وەکو پێشتر و هەمیشە قسەکانی ئێمە بایەخینین یعنی ئێمە ناڵێن ئەم شتە چاکەیە خراپە ئەڵێن هۆکارەکانەمانن دیارە ئەتوانێت چاکیش بۆ کەسە سەر بەخۆ بێت بەڵام ئەمە هۆکارەکەێتی دیارە و کەسە کە ئەوێت زەواج بکات دەڵێ من شتانم کەم و کەسرە من تاوام نەبێت تا سیاری خۆم نەبێت تا ماڵێکی سەر بەخۆم نەبێت دیارە ماڵەکەی خۆ بە یا کرێ نشین بێ هەشتێکی تر حاڵ بۆ سایلی ماڵەکەی تەکمیل لەبێ زۆر جار هەمە شتێک وەک جیازی هەیە نازانم لێش بێیان نا سم ماڵی کچەکاڵێ من شتانەشێت تەمین بکەم بۆ کچەکەی خۆم تا شتانەی تەمین نەبێ زۆر شتن ناڵێم وە جگە لەوانەیش جگە لە مەسەرەن دەرس خوێندن تاکو تەمەنی سەرەوە جگە لە ئەم دابینکردنی هشتومەکی ماڵ زۆر جاجگە لەوانیش هەر بە تایبەتی باو بووە یعنی چۆن بڵێم کەسەکان پێیان خۆشە بە تەنیا بن بە تەنیا بژین بۆ ئەڵێ من کەسێکی تر بێتە ژیانی منەوە دیارەوە زۆر کوردی خۆمان ئەم زۆر قسە هەڵەگرێکە کاتی بێلەوە کاتێکە قسەی لەسەرەکەیت پێیان خۆشە بە تەنیا ئەڵێ بۆ ئەڵێ پێم خۆشە بۆ بە تەنیا کەسێک نییە بەرپرسایەتی بگرمەوە دەستی خۆم و خۆم ڕئیسی خۆم بەرپرسی خۆم هەموو شتێکی خۆم کەڕەیە دەم لە خۆم فەرق ناکات ئەمە ژن یا پیاو یعنی ئەو سەربەخۆیی بوونە هەستەکە ئەگەر زەواج بکات هاوسەرگیری بکاتی تر ئەو سەربەخۆی لە دەست ئەڕوات دیارە ناڵ ئەمە پەیوەندی بۆ هەیە کە چۆن چاو لە پرۆسەی زەواج شکات دیارەوەش خۆی کێشە هەیە کە دێتە سەر ئەمانە لەگەڵ زۆر شتی تر وەکو چی مەسەن نووسیمە زیاد بوونی گرفتەکانی ناو خێزان کە زۆر قسەمان لەسەری کرد لە جەلساتی پێشترا وەکو چۆن پەیوەندیکی باشمان بێت لەگەڵ یەکترکەنیمانە وەک چۆن بتوان هاودڵی بکەین لەگەڵ یەکترکەنیمانە هاودڵیکردن دیسان ئەڵێن بۆ کۆی کە لە چای کەسە کۆت مشە شتەکان بکەین لە چای کەسە کۆت مشای کێشەکان بکەین نێکڵ جا ئەوە چیە خۆم جواب چیز نەبوو خزمێکمان بوو ئەو ژەو کێشەی بوو هیچ نەبوو بۆ ئەو هیچ نەبوو بۆ ئەم کەسا هیچە بۆم کەسە شتێکە کە ژیانی لێ کاڵ بووە پس هاودڵیکردن زۆر گرنگە ئەو پەیوەندیە کە قسەمان کە جەلسەی پێش و زۆر گرنگە کە بتوانین پەیوەندیەکی کاریگەرمان بێت و پاڵ پشتی یەکتری بین ئەمە شتێکی زۆر گرنگە کە پێم خۆشە بیزاننەوە زۆر بیری لێ بکەنەوە و بڕای بگەن ئەگەر ژن و مێرد هاوسەری یەکتر پەنای یەکتر نەبن تکایە ئەمە جوانسەرنج بدەن ئەگەر ئەو هاوسەرانە ئەو ژن و مێردە پەنای یەکتر نەبن پشتیوان یەکتر نەبن پەناهێن بۆ کەسێکی تر ئەو کەسێتر مناڵم خیانەتە کاو چێتە لای پیاوێ یا چێتە لای ژنێکی تر لای برادێکی خۆی ژنا چێتە لای ژنێکی برادری خۆی پیاوە چێتە لای هاوکە لای دۆستێکی خۆی لای هاوڕێکی خۆی بەڵام ئەمە کێشەکە لەوایە ئەگەر ئێوە پەنای هاوسەری خۆتان نەبن پەنایەن بۆ کەسێکی تر مشتێکی واقعەیە ناڵم خیانەتە نا پەناوێنێ بە هاوڕەگەزی خۆی ئەوە نییە حتمەن بیری خراپ بکەینەوە بەرحاڵ شێن پەنای هاوسەری خۆمان بین قسەمان کرد جەلسەی پێش و ئیجازە بدەین کە قسە بکات ئیجازە بدەین کە ڕای خۆی بڵێن نەخێران نەخێ تۆ چەند ڕاوتت ئایوە هەزار تۆ ئەم قسە دووپاتکۆی باش دەکان بڵێ قسەی لەسەر بکەن هەتا قسە زیاتر بکەن کێشەکان کەن تۆ ئینسان مەروفە بۆی کە ئینسان دەڵێ ئینسان پێناسی ئینسان چیە ئەمە قسێکە لە پێمان لە ئەرستووە و هاتووە جێ لە قەدیمیترین پێناسەکان ئینسان یعنی حیوانی ناتق یعنی حیوانێکە کە قسەکە دەیتر قسە بکەن تا ئینسان زیاتر قسە بکات زیاتر توانێت شتەکانی خۆی بە کەسی بەرامبەری خۆی بڵێت تکایە ئسلایدی تر لە ئیسلایدەکەی تر ئێمە هۆکارەکانی لاوازبوونی خێزان باسەکەین کە دوو بەشن یەکەمیان معریفیە کە دیارە معریفی ڕەفتاریتان خوێندووەکو دەرس دوو هەمیش ڕەفتاریە ئەوڵ وەک سەرتی تر قسەی لەسەرەکەین نەبوونی زانیاری دروست لاوازبوونی سەوادی میدیای قسەی لەسەرەکەین دانەدانە دڵ پیسی هاوسەر پیرۆزنەمانی خانەوادە یعنی وجارە مقدس نییە ڕوانگەی هەڵە سەبات بە زەواجکەی عەرزمکردن گرنگیدان بە مافەکان لە جیاتی ئەرکەکان قسەی لەسەرەکەین بڕوا بە خوڕافات کە زۆرن پێشتر قسەم کرد و مەزوو پێشتر پارەکەیە چارەسەرکردنەکەشی کە قساکەین هەتا شوێنی فریاکەوین هۆکارهای ڕەفتاری هۆرگای هۆکارگە لە باسی لاوازبوونی خێزانە بێ خۆ بەزدانی زێدەخوازی تێر نەکردنی پێداویستی زاندیەکان کە زۆر گرنگە بەرنامەی هەڵەی ئابووری
دیارە چارەسەرکردنەکەی ئەمان عەرزم کردەمان زۆر چن لەمانە بەڵام شتایەکە کە من بە مێشم گەشتو کە عەرزیکەم لە خزمەتتان دیارە خۆتانەشی زیاتریکەن چۆن زیاتریکەن لە ڕۆی ئەوەیە کە خۆتان تەجروبەهایەکتان ئەزمونێکتان لە کەسانی دەوروبەر خۆتان چارەسەر وەرەگرن کەسانێکن خۆتان کارەکەن ڕاوێژکاریەکەن یا وەکو ئەزمونێکی ژیانی خۆتان توانین سەری قسە بکەن و زیاتری بکەن. زانیاری دروست لە زەواجە مەبەست ئەوەیە کە ئێمە ئەوڵ ئەگەر بیرتان بێ قسەمان کردوتمان یەکەم هەنگاو بۆ زەواج چییە ناسینی خۆمانە. ئێمە هەتا خۆمان نەناسین هەتا ئەمە زۆر گرنگە تکایە هەتا خۆمان نەناسین ناتوانین زەواجێکی دروستمان بێت کە دیسان دووپاتێکەمەوە وتم چین سێشتن سێ کوچکەیەکی هەیە بۆ ناسینی خۆمان سەبارەت بە زەواج. ئامانجمان چیە لەو زەواجە ئەمان چی بەدەستبێنین پارە مەقام خۆشەویستی زۆر شت پاڵپشتی زۆر شت ناڵم دەتوانین لیستێکی بنووسن سەد شت بێ. ئامانجمان لە زەواج چییە؟ چاوەڕوانی چیمانێ لە کەسی بەرامبەر ئێمە چاوەڕوانیمان چیەکە ئێمە چاوەڕوانیمان هەیە زەواج ئەو هاوسەرەمان چیمان بۆ بکات پێداوی سێکسێکەکەمان داوین بکات چاوەڕوانی ئەوەکەین هاوسەرەکەمان جگە لە ئێمە بە قسەی کەسی تر نەکات چاوەڕوانی هاوسەرەکەمان بێ من ئەو نەخواتەوە زۆر شتن ناڵم ئەگەر خۆتان زیادی بکەن کە چاوەڕوانەکان چی دروستە چی هەڵن نیازی چیمان دابینەکات ئەو ئێمە کە زەواجەکەین ئەوش خۆمان بناسین ئەم زەواجەکەین بۆ چ نیازێک دیسان ئەتوان نیازی سێکسی بێ نیازی مادی بێت مەسەرن من ئەگەر لەگەڵ کەسێکی دەوڵەمە نازەواج بکەم کەسێکی زەنگین بێ پاری دەبێستێن کەسێ بێ دکترا بێ لە ڕێی ئەو احترام بۆ خۆم بەدەستێم ڕێز دەردەستێم کەسێکڵی نەخێ من زەواجەکەم بۆ ئەگەر دەستی ماڵی باوکم هەڵبێم وەختەوە نیازی منەوەکە دەربچم بەدەستەوە خانەوادی خۆم وڵی بۆیە زەواجەکەم باوکم زۆر پڵ و پارەی بابڕێکی پێ خەرج بوو هیچ خەرج ناکە هەمانشتیوانم بوومە کەسێک وتێتی باوکم زۆر زەنگینە زۆر پارەی هەیە خەرجی ناکە هەر بە زۆر پێی خەرجەکەم زەماوەندی سەیر و سەمەری پێگرم هەتا بڕێکی لێ بکێشمەوە زۆر شتم ناڵم کە تا بیری لێکەیتەوە زۆر و ئەسە خۆشی علومی ئینسانی زانستی مرۆڤایەتی ئەوەیە کە بۆ هەر مرۆڤێک شتێکەیە ئایسێەوە خۆتان چاو لە ژیانی خۆتان بکەن لە چاو براکی خۆتان ژیانتان جیاوازە دۆخی ژیانی ناوخۆی خۆتان جیاوازە برایشتان و دایک و باوکێکتان یەکێکەوە بەڵام جیاوازە یعنی هەر مرۆڤێک ژیانی جیاوازە هیچ دوو مرۆڤێک نییە ژیانی بڵێ وەکو یەک وایە بۆیە ئەڵێن کە لە دوورەوە شارە دوو کەسەکەی ئەوە لە دوورەوەیە هەتا شت ناو خێزانەکە نازانین چ گرفتی و چ کێشایەکیان هەیە هەر علومی ئینسانی دیسان بەخشم گوتم زانستە مرۆڤایەتیەکان خۆشیەکەی لەوایە چکە هیچ شتێکی وەکو یەک نیە وەکو ماتماتیک نین وەکو ڕاضیات نین بڵێن دوو بێتە چوار نا زۆر جار کەسەکەڵێ من لەی حاڵی نام بێتە پێنج کاتە دووە کاتە یەک دوو بالای دووە کاتە یەک و زۆر شتی تر علومی ئینسانی خۆشیەکەیەوەیە پس ئەمەیە کە گرنگیەدات بە ئەوەی کە چێنێک ئێمە توانین قسە لەسەر زانستی مرۆڤایەتیەکان بکەین لاوازبوونی سەوادی میدیای ئەمە زۆر گرنگە بڕێک لەسەری قساکەم ئەو سەوادی میدیای زۆر شتە نەتوانێت لە تەلەفۆنێکەوە بێ لە ئینتەرنێتەوە لە زۆر شتۆ پەیامێک دێت نمونێک باسەکەن مەسەرەن پەیامێک دێت بۆ کەسێک ئەوە بزانین واتای پەیامەکە چییە ئەم پەیام هاتووە زۆر شتن پەیامەکان ئەزانین بچۆن مەزوم چییە زۆر جار پەیامەکە دەڵێ ئەگەر ئام لینکە بکەیتەوە مەسەر ئەو پارە وەرەگری نەخێر ئەم پەیامەکە من چەندێ جوانیت پەیامەکاتەوە بیرتەکەم ناڵم پەیامەکایە پەیامی خۆشویستنە نەخێر پەیامێکە لەسەرەوەی کە فێڵەکەن بۆ ئەگەر لینکێک وەرگرن و حەکە بکەن ئەوەی پارە تێوەری بگرن هەیە مەسەلەن ئەڵێ وەرە ئەم کایە بکە کای قومارە زۆر شتن من بشەی گشتی باسی پەیامەکە وەکو شتێکی گشتی واتای وە بزانم واتای پەیامەکە چییە ئەگە بتوانم بزان ئەو کەسەی کە پەیامەکەی نردووی کێیە زۆر جار هەیە ئەو کەسە کە بۆتانە ناسیاوە زۆر جار هەیە نەناسیاوە زۆر جار هەیە کەسەکە ناسیاوە مەسەن زۆر جار بینم کاڵێ خۆی دێ هاوڕێ برادرم ێڵە من حەق کراوم ئەگەر لەلایەن منەوە پەیامێکتان بۆ هەدای پارەی کردبوو مەینێرنەوە من حەق کراوم یعنی زۆر جار تۆ خۆت نەفەرەکان ناسی بەڵام ئەبینی کە ئەم شتە شیاو نییە لەو فەرق کەسێکی زۆر هاوڕێک تێ بەرادرێک تەیە مەسەن تۆ خانمی بەرادرێکی پیاو هەیە کوڕێکەیە کە ئەخلاق و ڕەفتاری وانی بەڵام داوای شتێکی نەشیاوە لێ کاڵ ئەمە من لەم چاوەڕوانیەم ناکرا بڵی حەق نەکرابێ بڵی خۆ بێ یعنی زۆر جار پێویست ناکە زوو حکم بدەن ئەو بیناسم زانە پەیامەکە لەوە هاتووە ڕاست وایە
ئەمجا بێسیهێنەکەی بڕوا بچی بکەین بڕوا فەرسکەڵی خۆشمێ بڕوا بە خۆشەویستەکەی بکەین فەرسکەڵی لینکێکت بۆ نێرم ئەو لینکە بکەوە بزانە ئەو لینکە مەسەر ئەگەڵ لینکە لێ بدەی مەسەن چەند جاران وەکو کایەکی ئینتەرنێتی وەکو زۆر شت ئەو نت پارە دەستەکەوێت ئایا بڕوای پێ بکەین چۆن بڕوا بکەین ناڵژنی زوو خێرا و کارە مەکەن ئەمە شتانە بیری لێ بکەنەوە ئەمە سپیان سەوادی میدیایی فەرسکە پەیامێکت بۆ نێرێ ئەوە ژنەکەتم ئالۆ شوێنە دی ئەو مێردەکە لەگەڵ و کەسا لەو سیارا دیتم زۆر شتە ناڵم بۆیە گشتی باسیەکەم کە ئەتوانن لە شتێکی وەکو ئەوە بێتە تاکو و لینکێکی کایەکی ئینتەرنێتی وەکو یاریەک وەکو هەشتێکی تر بە چ شتێک بە چ تەکنیکێ بە چ فێڵێک بە چ شتێک ئەوێت ئێوە قەناعەتتان پێ بکات زۆر جاڵێ ئەوە من فیلمی ئەو کەسەت بۆ نێرم کە و کاری کردو زۆر جاڵێن ئەوە من وێنەیەکت بۆ نێرم کەونە پارە چۆتە حسابی و کەسەوە ها چەندە پارەی بۆ چووە ئەوە من فیلمی کەسێکە بۆ نێرم کاڵێ بڵێ ها من بڵێ بەم کایە من چەندێک زەنجیر بووم چەندە دەوڵەمەند بووم ئەمان تەکنیکان بیری لێ بکەنەوە و بزان ئایا چەندێک دەتوانن ئێوە بڕوا بۆ شتە بکەن آخرمەوە دەوێت کە تۆ توانی بڕوا بکەی بەڕاستی خۆت هەست بکەی گە خۆت شتێکی وا بێت تا چنێک قەناعەتەکەی بەو شتەکە و کەسە ناردوێتی یعنی مەبەست لەوەیە ئێوە بۆ ئەگەر سەوادی میدیایی خوێن خۆتان بنەسەرەوە زوو بڕیار مەدەن زوو حکومەدەن زوو بە قسەی شتەکان بکەن ڕەنگە ڕاست بێت ڕەنگە درۆ بێت سەدەوە نیە بەڵام 100% حتمما درۆیە یا لە 100% ڕاستە بەڵام بیری لێ بکەنەوە کە ئەم پەیامە هاتووە پەیامەکە ئەرزم کە دەتوانێت زۆر واتای زۆر شتی بێت بەڵام گرنگەیەکە ئەوتوان ئەو زانیاریی دروستان سەبارەت بۆ بێت دیسان و کوشتی تر مەسەن هەر تەلەڤیزیۆن کە ئێمە چاوی لێەکەین ئەم زنجیرانە کە زنجیرەی فیلمەوانەکەی بینین ئەتوانێت ئەو زنجیران زنجیرێکی فیلمی ئێرانی بێت تورکی بێت هەشتێکی تر من باسی ئێرانیەکەیەکە باسی تورکیەکەی ناکەم مەسەن من خۆم چۆم لە زنجیرێکی فیلمی مەسەلەن سریاڵێکی ئێرانیەکەم ئەبینم ماڵێکە بنە ماڵەیەکە زۆر خۆشە ژنەکەی زۆر ڕێکوپێکە پیاوەکە زۆر ڕێکوپێکە ماڵەکە هێچگار خۆش و هەموو وەسیل و ماڵێکی تەکمیلە بەس ئەڵێ من ئەگەر ئەمەوێت زەواج بکەم ماڵێکی وەک ئەوەم بێت ئەژە ژنێکی وەک ئەوەم بێت ئاوا ڕێکوپێک ماڵەکەم ئاوشتانی تیابێ ژنەکەش ئەڵێ من زەواج بکەم هەلو ئەمە دیارە فیلمێکی ئێرانی و ئیسلامی و مەسەلەن دووری ژنی ئەوروپانی و ئامریکانی و سوزان ئاڵمانی ئینگلیس نییە و کوێنی ئەمە منتقی خۆمانە ها ماڵی چنێ ماڵێکی خۆش و ڕێکوپێکی پس دەبێ منیش ماڵێکی وام هەبێت ئالەو شتە بچووکۆ ئەو کەسە تووشی هەڵا بێت تا شتای تر کە عەرزەکە یعنی لە شتێکی بچووکە وەست زنجیرێک ئەمانە زنجیرن جەلسەی پێش قسەم کرد لەسەر فیلمی پۆڕن کە وتمان ئەکتەرن وەک چۆنێکی لە ئاسمانەکەوێتە خوارێکی لێنە ئەوش ئەکتەرێکە خەریکە ڕۆڵی خۆی کایەکە ئەمیش هەر وەکتر لە ئێرانە لە تورکیەدا بۆ زۆر کەس زۆر دەگمەنە ژیانی وا پێکێنان نابێەوە بڵێن ئەوە تامە کەسێک ئاسایی و ژیانی وایە منیش ئێرانی ئەتوان کار منیش خەڵکی کوردستانم ژیانێکی وام هەبێت نا ئەمانە فیلمن باوەڕکەن زۆر کەم هەیە لە مەفەسکەن لە 1000 کەس نەفرێک بۆی دەستکەوێت ژیانێکی وەکو ژیانی ناو ئەو زنجیرانی بێت ئاوە هەموو شتێکی ڕێکوپێک و لە جێی خۆیان هەموو ژنەکە جوان و مێردەکە جوان و ماڵەکە خۆش و ناوانە کە من ئەمانە فیلمن تکایە فری فیلم مەخۆن نایی بخۆیەوە فیلمە بازارێکە بازارە میدیایە خەڵکی لە وەرەگرن بۆ ئاگەر ناڵم بە تایبەت دروستەکەم بۆ خەڵکی کورد نا بازارێکە ئەوانە فرۆشیانێ وەک چۆن ببینی مەسەن سەنعەتی زنجیرەی فرۆشی زنجیرەی سریاڵی مەسەن تورکیا دەرامەدی نام چەند میلیۆن دۆلارە پارەیەت وەک چۆن مەسەلەن پیپسی کۆلا فرۆشێ وەک چۆن جلە فرۆشێ ئەوی شتێکی فرۆشەیە تا پڕزەرق و بەرخترەوە تا خەمڵاندنی زۆرتر بێت دیارە فرۆشی زیاترە ئەمە پێی داڵن سەوادی میدیایە کە ئەو چاو لە شتانە بکەن کە بزان چنێک ئەمانە گرنگیان هەیە گەر ئێمە بە دروستی چای لێ بکەن یا گەر بە هەڵە چای لێ بکەین و ژیانی خۆمان لەسەر شتایکی و گەوانە دابین تکایە ئەمە دیسان دووپاتی ئێوەش ئێوە فێری بکەن ئەمانە بۆ ئەوێ نین ئێوە خۆتان هەموویمانە دەزانن بەڵام لە کۆشتەکانە بەڕێوەی دەبن حتمما ئاماژەی پێ بکەن چیتر کە باسی بکەم دڵ پیسی هاوسەرەکە پێشتر قسەم کردبوو لەم کۆرسانە لە کۆرسی پێشتر قسەم کردبوو کە زۆر گرینگە دوو کەس ئاماژەی کورتی پێکەم دوو کەس کە بێکۆ زەواجەکەن ئەگەر 10 ساڵیش پێکەوە هاوڕێتیان بوو بێت پێکەوە دڵداریان کردبێت لەو ڕۆژێک کە پێکەوە دەچنە ژێر سەقفێک و دیسان دڵپیسیەکان لە یەکترین شتێکی سیر نییە
سەداسەد لە سەدانەوە دیسان دڵپیسیەکەنەوە لە یەکتر بۆ متمانەیەکی دووبارە وەرەگرنەوە. ئەمە شتێکی دەرووناسیەوە، شتێکی سیر نییە، دەرووناسی ئەو شتەی سلماندووەکە. دوو کەس 10 ساڵە دڵداریان کردووە، 10 ساڵە پێکەوە حەزلێکەریان کە یەکتریان خۆشویستووە، هاوڕێ یەکتری بوون، متمانەیان بە یەکتری هەیە، بۆیە زەواجەکەن. متمانە بێ کەسێکە متمانی لەگەڵانە بێت چۆن لەگەڵی زەواجەکە. بەڵام کە چونە ژێر سەقفێک تا دیسان متمانێکی دووبارە دەست پێکردنەوە، هەندێک دڵپیسیەکەن لە یەکتر. من نانم دڵپیسی نام نوێ گومان، چونکە دڵپیسی مانایکی نەرێنی و نەمانایکی منفی هەیە، نێگاتیڤە ماناکەی. گومانەکەن لە یەکتری، ئەو گومانە زۆر جار بۆ وەگە پێی خۆش ئەم کەسە هی خۆی بێت. پێشتر قسەم کرد پێم وایە لەم کۆرسان نازانم کۆتم ژنان زیاتریان خۆشە و کەسە هەموو وجودی و کەسەی خۆی بێت. عەرزم کرد نازانم دوو پاتەنە بتم شەڕی بووکو خەسوو زیاتر لەسەرەوەیە کە چی بووکە کاڵێ ئەم پیاوە 20 ساڵێتی 25 30 ساڵ هەر چەنێ بێ، ئەمە هی منە، نابێ هیچ کەسێکی تر ئەمی خۆش بێت، ئەمیش نابێت کەسی تری خۆش بێت. دایکە کەژەڵێ ئەم کوڕی منە، من بەخێوم کردووە بە هەزار بەدبەختی پێم گەیاندووە، چۆن دەبێ ژنێک هەمووی هەڵگرێ بۆ خۆی، ئەشێ منیش خۆشم بێت و هەشێ من خۆشم بێت. ئەم شەڕەک نییە بووکو خەسوڕەکیان لە یەک بێت، نا شەڕەکە بین خۆشویستن، چونکە ژن پێی خۆش نییە ئەو کەسی کە خۆشی بەشی بکات. بەرعکسی پیان وانی پیان دڵیان جێی هەزاران کەس بێت، معنی خراپی نییە، بەڵام تر بەحسی غەریزیە کە لە پیاوانە شتەکان شەبەکەین. پێشتر عەرزم کردن جەلسەی پێش وتم وەکو چەکمەجێک وایە ئەوە تۆ هیتەوە تەبەق ئەم وایە. بەڵام لە ژنانەوانین کە هەمووی شتەکە وەرەگرن، هەمووی کەسەکانەوێت لەمی شار وایە متوانە دووبارە بەخشینەوە کە زۆر جار ئەواگرێتەوە کە ئەشی یارمەتی دەری هاوسەرەکە. تا من نمونەیەک مێناوە پێشتر دیسان هێڵێمەوە، نمونێکیەوە زۆر سادەیە. مەسەلەن فەرزکە من تازە زەواجیان کردووە، ئەم دێ لە تراسی ماڵەکەەوە لە باڵکۆنی ماڵەکەەوە مەسەن پەڕۆیەکە ئیتەکێنێ، مێردەکەی پێڵێ هەر زەمان تۆچی ئیتەکێنی مەسەن لەو پەنجەرەی ماڵەوە و کوڕەتم شادەکە. ژنەکە نایە بڵێ ئایا ئەمە بەفێی دڵپیسی نەبێت، ناخێ هەرواکەم جا چای دەرێ، یارمەتی دەری بە باو گومانی دروست نەبێت ئەو لەحزامێکە، هەتاکو ئەو متمانە دووبارە دێتەوە دەست. بۆ ژنەکەش نمونە مەسەڵەن هەر وەختێکی ماڵی پورێت ئەو کچەی پورزات هەر چاوە لێکا، تۆ لەدا خەپچی باوشکی بۆ کچێ پورزاتە نا، قەیچێکە بڕێ یارمەتی دەری بە تۆزەی لێ دوور بە، هەتاکو کەم ئەو هێدی ئەو متمانە دووبارە دەست پێکاتەوە. ئەمە هەتاو لەحزە شتێکی خراپ نی و نەخۆشی نییە. بەڵام ئەگەر بەردەوام بوو لەسەر بنەمای هەڵا دڵپیسی دروست بووی ترێ بە هۆکارێک ئاموسیم هۆکاری لاوازبوونی خێزان ئەیتر دڵپیسی بە دڵپیسی تر خراپ و ئەتا سەر ڕوات تا قسەی لەسەر بکەین وەختی بەرنامەکەمانە گیرێت و ولی پرسیارتاون بیفەرمون لە ئاخرا. پیرۆزنەمانی خانەوادان یە مقەدەس نەبوونی خێزان پرسیارێک بوو زۆر جاریان کرد لە من مەسەلەن بۆچی دایکان و باوکانی ئێمە زۆر جار لێک جیانە دەبوونەوە، باوکو دایکم بیر دێ بۆ ڕۆژگارە باوکم لە دایکمی دەدا، شاید پرسیاری خۆشتانەوە بێت. باوکم و دایکم نەخێ باوە گەورم و دایەگەرم دایکیان لەدا و تووڕا دەبوون و شەڕیان بۆ ڕۆژگارە شەڕ و قڕەوانەیە، بەڵام لێک جودا نەدەبوونەوە، تەلاق نەبوو. دروستە؟ یعنی باوکو دایکی خۆمان بیری لێ بکەینەوە نەخێ جگە لە باوکو دایک باوە گەورە و دایە گەورە ئەسەن ژیانێکی بەڵێم ئاساییان نەبوو، شەڕ و قڕە بوو، لێدان بوو، دەرکردن بوو، تۆران بوو، هەموو شتێک بوو، بەڵام بۆچی تەلاق نەبوو؟ ئەوان هەستیانە کرد ناوەندی خێزان مقەدەسە، پیرۆزە و نابێت جدا بنەوە لە یەکتری. ئەمە هۆکاری تریشەن دیتە هۆکاری تیشەیەکە قدیم بنەماڵە زۆر بوو، دێ و کچە بچێتەوە ماڵی باوکی بخێو ناکراییمە بوو 8 مناڵیان بوو ناچوە و پیان عیبیان پیان عیب بووی تا نووسین پیرۆزنەمان پیان عیب بوو تەلاق خوشتە، بەڵام ئێستەوە نەماوە ناوەم چاکە خراپ، ئەسەن بەحسی چاکرای خراپ بوونی تەلاق ناکەم، ئێسلایدەکانی ترا هەیە، بەڵام ئەڵێم ئەو یەکێ لە شێرایەتەکان ئەوە بوو مقەدەس نییە. جا بینێ ئەڵێم چۆنە سازای پسازە نەسازی جودا بەرەوە ژیان چنێکە مەگەر دەستێک شو دروستە ڕاستەکە ئینسان چنێک بتوانێت کەسێک تەحمل بکات. ئینسان مرۆڤ جۆرەکە توانێت لەگەڵ هەچی کەسا بژی، مرۆڤ جۆرەکە توانین تۆ کام یەک لە مشکی خۆتاندا هەر کامێکتان گوێتان لە منە پیسترین کەسی جیهان لە مشکی خۆتان دادانێ ئەگەر قرار بێت ئەگە بڕیار بێت تەحمڵی بکەن حتمما توانێت لەگەڵ ژیان بکەن، وەلی ئەوە تەحمڵ یەکەن لێوە ژیانە بە نەزەرتان نە ئەو تەحمڵ یەکەن. ژیان واتای خۆشبەختی چییە؟ خۆشبەختی لە هاوسەرگیە خۆشبەختی معنای زۆری هەیە، یعنی ئەگەر لێی گەڕین معناهای متەفاوەتی لە دەرووناسیە، بەڵام خۆشبەختی من پرسیارێکە بەداخۆ ناتوان وەڵام بنەوە بەڵام وەڵامی وادەمە بەجێەوە. خۆشبەختی بەختەوەری لە پرۆسەی هاوسەرگیریە واتای چییە؟ واتای ئەوەیە کە هەر زەمان
هەر کاتێن بیری لەکەینەوە بگەڕۆینەوە ئەو ڕۆژێک ئەو کەسە انتخابەکەین هەر انتخابیکەین. دیسان تو باتێکەمەوە مانای بەختەوەری لە ژیانی هاوبەشدا چییە؟ من ئەڵێم مانای بەختەوەری لە ژیانی هاوبەشداوەیە بڵێن ئەگەر تۆ هێزێکت بێ قودرەتێکت بێ توانایەکت بێ بگەڕێیتەوە بۆ ڕۆژە ئایا هەرو کە ساڵە بژێری چاو بەسی بڵێ بنەتوان بگەڕێمەوە بۆ 10 ساڵی پێش بەڵێ هەر ئەو هەڵە بژێرم. ئەو یانی تۆ بەختەوەری یانی ئەگەر تۆ توانایەکی دووبارت بێ هێزێکت بێ جادوویەکت بێ بتوانێت بگەڕێتەوە ئەو ڕۆژاگە چی بۆ خوازبێنی نەخێرەکە جوابی بەڵێت پێداوە هەر شتێکە باعث بکەوە کە هەڵبژێری بتوانێت بگەڕێتەوە بڵێ هەرو کە ساڵە بژێرمەیە تۆ خۆشبەختی بەڵام بڵێ ئۆ قەبرم لە قەبری دوور بێ هیتر ناوە تۆ خەریکی تەحموڵەکەیت مناڵم جیابەرەوە بەڵام ئەمە ئەو شتێکە بەحسی تەقەدوسە لە ئێستواج. ڕوانگەی هەڵە بە زەواج پێشتە قسەمان کرد با زۆر کاتەکەمان نەڕوات ئەم شۆ قسەکان زۆرن بەڵام ڕەنگە هەڵە بە زەواج کە بتم کەسێک ئەڵێ من لە ئێمە بۆگە نەچێت بۆ سەربازی بۆ ئەسکەری ئەڵێ چکڵی کەسێک بسێ بۆ سەربازی من سەربازیکی کەمترە ئەسکەرێکی کەمترە یان نەخێر وتم لە ترسی بنەماڵە یان نەخێر کەسێکە جیا بووەتەوە بۆ ئەگەر ئەو کەسێ بەرامبەری ژنە مێردێکم جیا بوونەتەوە تاو مێردە پێشوەکەی یا ژنە پێشوەکەی زەواجەکە ئەمیشەڵی بامیش زەواجکەم نەڵێ ئەمە کەسی دەست ناکەوێت یا مەسەن هاوڕێ بووە زوو زەواجەکە بامیش وا بکەم یەکی ئەڵێ نەخێ خۆشەکەم کردێتی میش زوو شو بکەم فەرق ئەمان زۆر هۆکارەکان زۆر لەبەر پارە لەبەر فقط بەحسی مەسائلەی جنسی زۆر شتن ڕوانگەی هەڵەکان بە زواج ناڵەمە دەتوان لیستێکی زۆری بۆ بگرین گرنگیدان بە مافەکان لە جیاتیەرکان بڕۆ زۆر وردە تا چاوە خوێن بوو ئەمە شتێکی گرنگە مەزوو لەمە چییە زۆر جارێ ماڵین کە مەسەلەن ئێمە مافی ژیانمان چی مەسەلەن ژن حەقیەوەیە کاشێ مەزوم حاڵی حازرا ژن حەقیەوەیە کە بتوانێت خۆی کاری خۆی بەتەنیا بێت پیاوە کاڵێ منیش مافی ئەوم هەیە کە بەتەنیا بتوان بچمە دەرەوە زۆر کار بکەم ئە مافی منە من بەنای مرۆڤێک مافیۆم هەیە کە بەتەنیا بڕۆمە دەرەوە تۆنیم نەپرسی مافیۆم یەکەم تەلەفۆنی منە شتێکی تایبەت و خصوصیە تۆ نابێت چای لێ بکەیت ئەمانە گرنگیدانە مەمافەکان بەڵام جیا لەوەی ئەرکەکانیشمان ئەرچی تۆ بنێ هاوسەرێکەوەیە هاوسەرەکە بتوانێت چاو لە تەلەفۆنەکەت بکات ئەمە نمونەیە باسەکەم پێم خۆشە وەکو نمونە باسی کە من کەسێک کات بۆلام ژن مێردەکە بێ کاتن وتی ئەم مێردەی من کە ئەچێ بۆ حەمام تەلەفۆنەکەی خاتە ناو عەلاگەیەکەوە لە حەمام دایانێک کە تەڕ نەبێ بەڵام لای خۆیەتی دەیوتم بۆچی واکەی کابراوتیەوە من تەلەفۆنم زۆر بۆ دەبێت بەردەوام تەلەفۆن لە بەردەستمە بەڵام هەم خۆی هەم شتەکەی زانی کە درۆکات بۆیە پێی خۆش نەبوو هاوسەرەکەی چاو لە تەلەفۆنەکەی بکات ڕاستە ئەمە شتێکە عەرزم کردن گرنگیدان بە مافەکان لە جیاتی ئەرکەکان مافی هەیە کە تەلەژنەکەی وەکو مافێک ئەمە تەلەفۆن شتێکی خصوصیە نابێت چای لێ بکەیت بەڵام وەکو ئەرکێکی هاوسەرەکە تۆژە تەلەفۆنەکەت مەسەلەن هینی چیە ڕەمزی چیە کە ڕەمزەکەی مەسن عەدەدێک یا شتێکە ئەشی هاوسەرەکەت ئەو نەشتیتکانە بێت کە تۆ پترسی کە هاوسەرەکەت چای لێ بکە مەبەست ئەوەیە ناڵم حەچی ڕۆژ چاو لە تەلەفۆنی هاوسەرەکەتان بکەن و بڕۆن بیدۆزنەوە و کنج و کۆڵ بکەن نەیکەن ئەمە وەک نمونەیەک باسەکە کە زۆر شتی تریشە درێتەوە لە ژیاندا منیش وەکو تۆ کارەکەم مافیۆم هەیە کە بێ و ماڵەوە چێشتونان حازر بێ ئەوە مافێکە بەڵام ئەرکیەوەی ئەو هاوسەرەکەشت کاری کردووە هیلاکە تۆ یارمەتی دەری بەقیت چێکە ئەوەی نمونێتێکە زۆر شتن ناڵم بڕوا بە خوڕافات ئەوانی کە پارەکە لەگەڵ نابوون لە خزمەتیان نابووم نەبیریان دێکە نمونێکم باسکن لە خوڕافات زۆرن بەداخەوە لە کوردواری خۆمان زۆر ئیسێشەر بڕوا بم جادوو جەنبەڵ و شتە هەیە ئەوە کەسێک نازام چی چوەتە بەدەنیەوە پێم خۆش نێ زۆر بەحسی حاشیە و پەراوێزکەم بەڵام ئەوە شتێ لە بەدەنیایەتی و دەمی گۆڕاوە و ئەمە چیە و کوڕە ئەمە جادووی لێکراوە ئەمانە بەڕاستی خوڕافاتێکە بەداخەوە کوردواری خۆمانی گرتووە زۆریش زۆر هەڵەیە و قسەی لەسەر ناکەم چکاتم خۆش نییە بێت بە بەحس بەڵام کەسێ پرسیارە بوو لە خزمەتی هۆکاری ڕەفتاری خۆ بەزلزانی قسەم کرد لە پێشتراوتم ئەگەر وەکو قانونێک کەسێک خۆی بەزلزانێت هەرزەواج نەکات لە چ هاوسەرەکەی زێدەخوازی دیسان قسەم کرد لە سەریکە زۆر شتن چاو لێکەری بە تایبەت نەزانم لە ئێوەشە چاو لێکەری پێڵەن چی کە چاو لە ماڵی براکەت ماڵی خۆشکەکەت ماڵی هاودراوسێکت بکەیت ئەوان هەیەە تۆشە بێ ئەو شتێک کڕیەوە تۆش دەبێت بیکڕی ئەمە زۆر بەداخەوە زۆرن لای خۆمان ئەم زێدەڕۆیە ینی بەداخۆ ئێمە
ئەگەر چاو لە خۆمان بکەین لەمە وەکو ئاەتێک هاتکاتەوە لەقەد خەلقنا الإنسان في كبد ئینسانمان لە ناڕەحەتیە دروست لە ڕەنجە هەر لە ڕۆژی ئەوڵە ئینسان لە ڕەنجایە لەو لەحزەوە کە بێ لە دایک نەخۆشینی هەیە مەرجی هەیە زۆر شتە مناڵیان نابێت تووشی گرفتاری ماڵی و پارە و زۆر دەردیسەر دەبێت هەزار شتی تووشە بێت ئینسان بەدێن بە قسەیەکە بابەتی قورئانی کە ئینسان لە ڕەنج دروست بووە ناتوانین بڵێن هەموو ژیانی ئینسان خۆشە نا گەر ئێمە واتای ژیان چاو لێ بکەین ژیان دیدێکی زۆر مثبەتی لەسەر نییە لە قورئانیشا دیدێکی مثبەت بۆ ئینسان وجودی نییە إن الإنسان لفي خسر إنسان هەمیشە لە زیاندایە إن الإنسان لربه لكنود إنسان نسبت بخوای خۆی ناسپاسە یعنی دیدێکی زۆر مثبت نسبت بە ئینسان نییە لە قورئانە بەڵام بەرحاڵ نیشاندانەیە کە چی ئینسان هەمیشە لە ڕەنجایە بەردەوام تەلاش بکەیت بەردەوام هەوڵ بدەیت کە تۆ بە خۆت بگەیت فروید قسەیەکی زۆر خۆشیە من خۆش لێرە بەحسی بکەم بۆتان فروید ئەڵێ چی ئەڵێ ئەندازەی کەسایەتی هەر کەسێک چۆن بپێوین فەرزکە تۆ باڵات بەژنت چەندێ بەرزە ئەڵێ میترێک و 170 میترێک و 150 کێشت چەندێکە ئەندازەی کێشەکەت کێشی من 65 کیلۆیە 85 کیلۆیە وایە ئەندازەی کێشت چەندێکە 80 کیلۆ ئەندازەی بەژنت چەندێکە 175 160 100 هەرچەند فروید دەڵێ ئەندازی کەسایەتی کەسێک چۆن دەتوانین ئێمە بیپێوین ئەوێت ئەندازەی کەسایەتی هەر کەسێ بە ئەندازەی گوێگرن دووارە ئێڵێمەوە ئەندازی کەسایەتی هەر کەسێ بە ئەندازی گەورەیی گرفتێکە کەو کەسە تووشی ئەوە کە لە منطق لە لۆژیک لە عەقڵ دەربچێت نمونە فەرزکە کەسێک دوو کەس لە شقامێکەوە دەڕۆن یەکێک ئاوە پاڵ ئەنێ لە کەسێکی تر لێ یەکەوێ و دەسەکە بە شەڕ و جوێندان ئەوانە ئەندازی کەسایەتی و کەسە بەقەی چییە بەقەی پاڵنانێکە هیواشەی نەخێر ئەو کەسە لکە لە منطق دەرەچێ مەسەلەن لە کاتێکا لە منطق مەسەڵەن منداڵەکەی دەمرێت هیواشەی نەخێر لە وەختیشا منداڵەکەشی دەمرێت لە منطق دەرناچێڵێ ئەمە لەخوا بەزیا بێت ئەمە قسمەتی ئیلاهی بۆ شتێکی کفر ناکا مەسەلەن نمونەیە زۆر شتی تر ئەمە وەکو مەسەلەن منداڵێکی بچووک کە لە شقامێک دەپەڕێتەوە دەترسێ وایە دەترسێ بۆ چووکە ئەندازی ئەو گەورەی کێشەکەی کە پەڕینەوە لە شەقامێکەیە نەگەیشت ئەو ئاستێک کە بتوانێت بەرەنگاری خۆ ئەترسێ ئەگری و ئسترسیە بەڵام کە بوو 15 ساڵ ناترسێت بۆ چووکە ئەندازی کەسایەتیەکەی لەو پەڕینەوە لەو شەقامە گەورەترە ئێمە ئەبێ لە ژیانی خۆماندا بەردەوام لە حاڵی گەشەدابین ئەگەر چاو لێ بکەین 5 ساڵ پێش لە شتێک ئێمە نەمانتوانی لە عەقڵ دەرەچوین لە منطق دەرەچوین و کاری نشیاومان دەکرد ئیتر جوابین ئەوە لە حاڵی خۆماندا نەمانتوانین گەشە بکەین ئێمە بەردەوامش گەشە بکەین کە کارێ بکەین ئەو کێشەکە هەیە لە خۆمان چکولەتر بێت لە خۆمان گەورەتر بێت تێرنەکردنی پێداویستی زایندەکان قسەمان کرد هەفتەی پێشکە وتم زایندی وتم کەلمێکی کوردیە بەجێی جنسی کە فارسیە هەرچەند لە ئاستا عەرەبیە و یا سێکسی داوین زایندی کەلمێکی کوردی خۆشە توانن کەڵکی لێ بکەن تێرنەکردنی پێداویستی زایندەکان قسەمان کرد کە ئەوەش زۆر گرنگە بەرنامەی هەڵی ئابووری دیسان قسەمان کرد بە وەختمان زۆر لەگیرێت ئەوەش گرنگە تکایە سلایدی سلایدەکە نەما ڕێگاکانی پاراستنی خێزان لە ژیان فێرکاری ئەو شتێکی سێمەیکەین ئەمە یەک کە ئێمە هیچ خەریکین ئەنجامی دێن بۆ ڕێگاکانی پاراستنی خێزان چیە ئەم کارێمەکەن چیە زانستی خێزان فێرکاری خەریکین فێری شتاکەین ئێوە مەزن ئێوەش لەگەڵ مناکەریکن کارەکەن کە من فەقەت سلایدەکان دروست کردم کە ئێمە بتوانین ئاستی ئاگاهی خەڵک ئاگاداربوونی خەڵک بۆ نیازی هاوسەرەکانی زیاتر بکەن کە چۆن بتوان ژیانێکی باشتریان بێ ئێمە زانستی خێزانمان بەڕێوە بردووە ئێمە لەگەڵ ئێوە کە بتوانین ئەو لێهاتوویانە ئەو شتانی کە کردەوانە کە لە خانەوەدا دەوێت بیکەن پتەوتر بیکەن و باشتر بیکەن و قسەی لەسەر بکەن ئێمە هیچ فێرکارین بۆ ئەگە بتوانین کوالیتی ڕوبەڕووبوونەوە و مەعامڵی نێوان ژن و مێرد باشتر بێت ئەمە پیاڵەن فێرکاری ئەو شتێکی خەریکی لەگەڵەوە ئێوە وەختی بۆ دانیشتن لە ئیسلاحاتی خۆتان هاتوون و گوێچکە بمنێت چاودێری بەردەوام پەیوەندیەکانی خێزان گوێگرن مەسەلەن فەرزکە شاکی هاوسەرەکەت
ئەمە دێمۆسەری لەو کە ئەم بەسە بەڵام باوکو چکولێک بەحسی بکەم بژاکەی کەم دوور کەوتنەوە لە یەکتری وەک جاران ئیترێکتان خۆش ناوێت ئەشە چاودێری بەردەوامکە کێشەکە لە چوایە بۆ وەک جاران من مەیلم بۆی نییە یا وەک جاران بۆ ئەو بۆچی وەک جاران گرنگی نادا بە من ئەمە زۆر گرنگە یعنی ئەمە چاودێری بەردەواممان بێ لەسەر ئەو پەیوەندیانی خێزان کە وەک چۆن فەرسکاگە منداڵەکەمان ساڵێک پاناگرێت ساڵی ناتوانێت بڕوا بڕێگا فەرسکە منداڵەکەمان بۆ 3 ساڵانیشتا نیتوانێت بەڕێگەدا بڕۆ پێی نەگرتووە دەبێن بۆ دکتۆر و ئەم لەولاکەین بۆ منداڵەکەمان پێی نەگرتووە کێشەیەکەی بۆ منداڵەکان بۆ بە چەند ساڵ مەسەن 5 ساڵانشتا زمانی پاراونە بۆ جوان زمانی نەگرتووە یعنی بۆ کێشایکی ئەوە چاومان لەیەکی بەڵام بۆ کێشەی ناوخۆمان چاوی لە ناکە ئایتە تازە ژن هێناوە بۆ چیمێت ئای شوون کروی تەر ئەوەیە ژیان نا چاودێری بەردەوام بکەن ئەم دەوری ئێمە ئەم کورسین بۆیە کە ژیانمان ژیانکی خۆشتر بێت چاودێری بەردەوام بین هاوسەرەکەمان بۆچی ئاوایە بۆچی ڕەفتاری قسە بکەن هەتا بتوان قسە بکەن هەتا زیاتر قسە بکەن ژیان خۆشتر ئاسان شتێکی گرنگتان بێ بەڵام نازانم خوێن بێتان لە دەروناسی گەشەی منداڵەیان نا بەڵام زۆر گرنگە منداڵی حتا ئەو کاتێک لە سکی دایکیدایە تاو ئەو کاتی لە سکیدا تاتوان قسەی لەگەڵا بکەن فەرق ناکە باوکیش توانێت قسەی لەگەڵا بکات ینی توێژینەوە تازەکان و توێتی کە باوکیش ئەو کاریگەری هەیە هەتا توان دەمنێن بە سکی دایکیەوە قسە بکەن لەگەڵی قسەکە لازم ناکە پێویست ناکە حتممە قسە بکەن شتێکی تێ بەحسی ئابووری ئاڵمان بکەنی تر لەوە گرنگترێ باسی فوتبۆڵ بکەن گرنگنی بەڵام قسە بکەن چکە منداڵ مێشکی بە قسەکردنە کە گەشە پێدا دەکەم قسەی من یامە توێژینەوەیەکە کراوە لەسەری کابێ لە دایکی شەر وەختە جا زۆر جار هەیە بینی مناڵەکان لەبەر تەلەڤیزیۆن و لەبەر ماهوارە و لەبەر تەلەڤیزیۆن و سەتەلایت دایانن ئیتر خوانش بشن کارێکەوە نا دروستە ئەو قسە دەکات تەلەڤیزیۆن قسە دەکات بەڵام یەک لایەنە قساکە ئەو مناڵکە گڕوگاڵەکات ئەم نییە بڵێ گیان ئەوە چی دوێت ئەوە زۆر گرنگە یعنی وەکو جادێکی یەکساید وایە چۆن بڵم یەک لایەنە یەک تەرەفەیە فقط تەلەڤیزیۆنەکەی قسە دەکات بەڵام پس ئەوە دروست نییە کاڵم قسە بکات نا خۆتان قسە بکەن بەردەوام قسە بکەن فەرسکە ژنەکەی لە مەتفەخ شتێک دروستەکە لە درۆ قسە بکە هەرچی قسە بکە بناڵەکەی بیسێت لازم ناکات تێبگە هەر ئەوکەی بیسێت بێتە هۆکار زیاتی شەربەت و دەرمانی پێ بدەن جا زۆر جارێ شەربەت و دەرمانشتەوە شەربەتی چی بۆ تەقویەتی مێشکێتی و شەربەتە بخوا بۆ تەقویەتی ویتامینی چی بۆ مێشکی نا یەکەم شت بۆ تەقویەتی مێشکی منداڵ کە قسەی لەگەڵا بکە یعنی قسەکردن بۆ مێشکی منداڵێکی ئەوە بچووکە حاڵی نابێ ئەو نەگرینگە چاپگات بە خێزانێک و ژنەمێردێک کە چەندێک ئەتوانێت گرنگ ڕوبەڕووبوونەوەی دروست بەرامبەر عیب و خەتە هاوسەر هەفتەیە پێش قسەمان لەسەری کرد کە وتم وەک چۆن ئەگەر کێشەیەک بزانە خەتاکە ئێوە خراپۆرتان گرتووە ئەسان هەڵی نەکردووە نەخێر ئەو هەڵی کردووە بەڵام خەتاکە لێو بۆ ئێوە جوێنێکتان پێداوە جوێنی داوەتەوە مەسەن ئێوە کارێکی خراپتان کرد بۆش کردیەتی ناگەر خەتاکە بۆ کۆتە مەشە لێ بورن و هەتا توان زیاتر بورن و بەتیژ نییە سەرە نیە ڕایە من بیبورم ڕایەتەوە با 10 جار تۆ لە هاوسەرەکەت ببووری ئەو پیشانەدا کە تۆ چەنە گرنگی بە هاوسەرەکەتە دێ وش پێی ئەزانێت چۆن نازانێت ئەزانێت کە تۆ خەریکی ئەزانێت کە خەتابار ئەوە بەڵام تۆ خەریکی بەرەو لایە چیت وەکو ژن و مێردایەتی وەکو ڕفیقایەتی نیە وەکو هاوڕێیەتی نییە لە هاوڕێیەتیە وتم پێشتر سەرەیە جارێک من ئەو پارەی ئەو تاکسی دەدەم جارێت تۆ جارێ من ئەو کارە دەکەم جارێت تۆ بەڵام هاوسەرێتی سەرە نییە نۆبەت نییە بەڵام جارێ من جارێت تۆ با 10 جار تۆ بەرەو ڕووی هاوسەرەکە بچی کەمی نهێنی بۆ کەمی نهێنی چکە قسەمان کرد هاوسەر وەکو یەکن ئەگە خۆ بە سەرزامی تا هاوسەرنی دەیەکترن نا ڕقیبێکن و خەرێکی شەڕوقڕانی تا هاوسەری تا بەحمانایکی نامێت هاوسەر بوون یعنی هاو شتەکان چەند پێوەستن بەیەکەوە کۆنتڕۆلکردنی تووڕەیی کەەوە خۆی لە خۆیدا پێم وە نازانایە لە سایکۆفێرە کۆرسێکی وا بوو یان ناوێتە خۆی لە خۆی داوە یەک هینی ئەوێت کۆرسێکە ئێمە چۆن بتوانین کۆنتڕۆڵی تووڕەی خۆمان بکەین بەڵام وەک شتێکی بچووک دیارە زۆر کە سەڵێ مەسەن لە کاتی تووڕەیە بیر لە شتێکی خۆشکەرەوە بەڵام ئەوێ بە نەزەری ئێوە مناسی تووڕابم خەریکم شێتە مەسەن بیر لە مەسەن زەمان بکەمەوە ناکرێت گوێگرن ئەو بۆ دوای ئەوەیە زۆر کەس ئەبینم کە دەروناسەکان واڵێن لەو کاتا کە تۆ تووڕەی بیر لە شتێکی خۆشکەوە مەسەلەن جوێنێکی پێداوم لێ داوم لێم کەوتووە دامی کرد و هەر شتێک بامجار بیر لە سەیرانی ساڵی بکەم و ناکرێت سان لەو کاتا تووڕەیە
ئەمانە بۆ دوای ئەوەیە بەسان تۆ لەو کاتە تووڕێی قمێ ئاو بخۆرەوە ئاتۆ جارە لێوانی ئەوان پێم بخۆمە بداتۆرە ناکرێت لەو کاتە تۆ تووڕێی کە تووڕێ ینی تووڕێی ئەیسە قسەی فرۆیدم کەوتم گرنگی کەسایەتر کەسێ بۆ ئەندازەیە کە ئەندازە گەورەی ئەو کێشەیە کە تۆ لە حاڵاتی منتیق دەرەهێنێت ئەی چی بکەین یەک تشتی زۆر بچووکەڵێم دیارەناڵ بۆ کۆرسێکی بە تایبەتیە بەڵام یەک شتی زۆر بچووکەڵێم بۆ کۆنتڕۆڵی تووڕەیی ئەتانە بچم بۆ سەیران تەلەڤیزیۆن و رادیۆ هەواڵ ئەڵێت کە ئەگەری هاتنی لافاو هەیە ئەڵێت هەواڵنێریەکانڵێن کە ئەگەری هاتنی لافاو هەیە ئەوە نیگەران کەنەکە لافاو بێت کاتێک کە لافاهات چیە بێت ینی میتر نازانم لە تەلەڤیزیۆن شتە دیتانە یاخوا بەسەرتان نهاتوێتە کە لافاودەیەتر کامیۆن دەبات لێری دەبا کاری بۆ نی ئۆتۆبوس دەباوە نەوێ کەڵێ ماشینی بچووکە ساری بچووکە یا ساری مەزنە ماڵە بە ئێتە هەموو شتێکە با لەگەڵ خۆی ینی 15 سانت کە بەرزتر بێت لافاو سارە لەگەڵ خۆیان بات کەوا بوو مرۆڤ کە تووڕەبوو وەک ئەو لافاو وایە هەموو شتێک لەگەڵ خۆیان بات ناتوانێت بڵێ ئایسە تۆ بیر لە شتێکی خۆشکەرەوە توزان پەرداخی ئاو بخۆرەوە نا لافاوەکە هەموو شتێکە بە ئەی چی بکەین کاتێک خەریکە لافاوەکە دێت تەرزەی ئەبارەت بارانەکەتون بوو ئەشێ بیتە دواوە بچیتە شوێنی بەرزتر سارەکەت بیتە دواترەوە تۆ خۆت بە خۆت ئەزانی خۆت مراقەبەتی پێڵێن ینی خۆت چاودێری خۆت بکەی خۆت چاودێری خۆت بکەنی چی هەرچی کەس خۆی زانێت کەی تووڕابێ مەسەلەن مەڵم چۆن تووڕابم کە تووڕام دەنگمە گۆڕێ دەنگم ئەلەرزێت دڵەتە پێمە دەستمە لەرزێ دەست ئارەقەکات ئەوە هەستەکەم گەرمایەک دێ بە ملما بە گردنما گەرمایە دێ بە لەشما ئەوەی تاڵام خەریکم تووڕام ئەو خەریکم تووڕام یان چی خەریکە بارانەکەتونەکات ئەو کات ئەشێت تۆ بیتە دواوە ئەو کاتەشە کاتی خۆت بگۆڕی شوێنەکەت بگۆڕی کە لافاهات تۆ ناتوانانی بیلشتی خۆش بەڵام ئەو کاتە ئەتوانی تا لافاوەکە نهاتۆ شوێنێکی بەرزتر هەتا تووڕە نەبووی ئەشێ شوێنێکی تر کە دوور کرد بەسەن لەگەڵ هاوسەرەکە تا ئەوە شەختان هەستەکە خەریکی تووڕابی کە تووڕابێتە تازە لافاوەکە هاتووە تۆ ناتوانین خۆت کۆنتڕۆڵکەی من خەریکم تووڕابم قسەی لەسەرەکەین ئەچیتە دیوێ ژوورێکی تر ئەو وەختە دەتوانین پەرداخی ئاو خۆیت ئەو وەختە دەتوانین بی لە سەیران یا لە زەماوانە بکەیتەوە بەڵام پێش ئەوە نا کە تووڕەبووی نایتر تاوەتەوەی تازە چ کار ناکە ناڵم زۆر قساشە لەسەر بکەین بەڵام کات نەگیرێت شتەکانمان درەنگ نەکرێت وەرگرتنی کارامەی چارەکردی گرفتەکان ئەمەش نوعی کارامەیە گرفتەکان وەکو چین وەکو نەخۆشینەکان وەکو چوزانم کەسێک کێشەیەکی هەیە لە ماڵەوە لە دەرەوە ببورن لە دەرەوە کێشێکی نەباتە ماڵەوە زۆر جار ئەمە پێش دێت وەکو جۆکێک وایە ئەمە جۆک وەکو نوکتێک ئاڵێن کەسێک ئەڵێ هەچ کاتێک ئەچمەوە لەگەڵ هاوسەرەکەم قساکە هاوسەر ژن یا پیاو جیاواز نییە ئەچە بۆ لای دکتۆرێک ئەمە نوکتەیە ئەڵێ ئەچ کاتێکچم بۆ لای هاوسەرەکەم هەردەستەکەم بە قسەکردن هاوسەرەکەم کا بە شەڵ لەگەڵ بێ ناخۆشیمان دکتۆرەکە پێڵێ ئەم جار پێشەوە هاوسەرەکەت بێتەوە ئەو کاتێک خەریکە دێتەوە چای وشکەیە هەندێک چای وش بخەدەمت ئەوە مەزمەزەی بکە لە دەم تا تامی بکە دیابیکەنە ئەو تایم بکە لە پەسا و قمقملی بخۆ هەر خەریکی ئەوە بە تانی ساعت دوای ماوەیەک دەچێت بەلای دکتۆرەکە دکتۆر زۆر جیاواز بێت لەگەڵ هاوسەرەکەم شەڕم نییە هۆکاری چی بوو وەڵی هۆکاری ئەو کە تۆ قسەت ناکرد چکە تۆ خەری شتێک دەخوات قسەت ناکرد ئەمە نوکتەیە قسەیەکی گاڵتە وایە بەڵام گرنگە کە لەو کاتە کە تووڕەی قسە نەکەی کە تووڕەی تریسان نای بخۆیەتی کە تووڕەبووی تر لافاوەکەی هەموو شتێکە بات دەگەڵ خۆی دروستە ڕەنگە ئەوش توانین کۆنتڕۆڵی بکەین بڵێن لە کاتی تووڕەیە گوێن مەدە چی مەدە بەڵام ئایستا ئێمە قسێکی منتیقیەکەین کاتی تووڕەبووی تر تووڕەی ناوی بخۆیەتی لەو کاتی تووڕەیە قسە مەکەن بۆ چکە زۆر جار ئینسان کە تووڕەیە گوێ نادات کە ئەوەی بەرامبەری چیاڵێ گوێدات تاکو قسەکەی تەوا بێ ئەم باخی قسەکەی خۆی بکات زۆر ئەمە گرنگە گوێ بگرن وەختێک کەسێک تووڕابێ قسەی ژنمێر دەکەین ئەمەڵێ بوات کرد ئەو خەریکە تەرەفەکەی جواب دەداتەوە تەوان بەڵام ئەم خەو گوێچکە نادات بڵێ ئەو چیاڵێت گوێچکە داهاتا قسەی تەوا بێت ئەم دیسان باقی قسەکانی خۆی بکات چکە تووڕەیە ئەمانە گرنگن هۆکارەکانی تەلاق ئیترەمانە کە کردمان هیچی جێبەجێ نەوەگەشتین بە تەلاق لای خۆم درە گەورەی کەمە بەخشە لە کتابە
گۆڕانی بایەخەکان کە قسەم کرد لەسەری تر نایەم وەسەری بایەخەکان ئەو شتانی کە گرنگیدان بە مادیاتە چێژی تاکی چێژی تاکی بەخشەویتیان کاتیە ببوورەوە هەڵی تایپم کردووە یەکیان تاکی یەکیان کاتیە یعنی لەزەتێک چێژێکی کاتی لە حەزەیی بۆ کاتێک مەسەڵەن ژن دێنێک بۆ کاتێک من هاوسەرێکم بە هەر ناڵێن ئەمە ژنی هێنا بە هەر ناڵی شوید نەکرد بە هەر ناڵێ ئەمە کەس نەبوو لەگەڵی زەواج کات ئەو پیاوم چێژی کاتی یعنی کاتێک بۆ لەحزێک بۆ ماوەیەک تاکیژەوەی کە من بەس خۆم لە بەرچاو بێت من هاوسەرگیریەکەم جا بوو نەبوو گرنگ نییە گرنگەیە کە من و کاتیکەیە خۆش بگوزێرم گرنگ نییە ئەو تیکەیەگە بوو دوایی بیگۆڕم تکایە یاگەر بوو خۆمی گۆڕم دیسان بۆتان نێرمەوە چکا پی-دی-ئێف لە ئەو ناگۆڕێت بەڵام خۆمی گۆڕم بۆتە هۆکاری ئەخلاقی دەرووناسانە وەکو چی مەسەلەن وەکو مەسەلەن کێشەی دەرونی کەوتم ئەتوانی کێشەی دەرونی دڵپیسی بێ خەمۆکی بێ کەسێکە زۆر خەمۆکە ئیتر ژیان ناڵم ئەمە ئەبێتەوە بە هۆکاری تەلاق بەڵام کەسی خەمۆک بوو ئێوە جیا بنەوەلی بەڵام یەکێ لە هۆکارەکانی تەلاقە وەڵا هاوسەرەکەم قسە و تمەن ناکەی ماڵ قسە و تمەن یعنی قسە و پارە ناکەی تا پارەی پێنەدی قسە ناکە مەسەلەن مثالە مەزوویەکە کەم نوتقە کەم قسەیە عەسەبیە بەردەوام زوو تووڕابێت کە تووڕابێت زۆر هیچی لە بەرچاوانیە دڵپیسی خراپیە حاڵیانی دڵپیسەکەی تۆ خۆتان دەرووناستن کە دڵپیسی زۆر بەردەوام بووی بەچی پارانۆید تووشاری پارانۆیدا بڕوای نالۆژیکی هەیەوانی کە لەگەڵ نابوون لە کورسی پێشتووە دەستێکمان بوو خولێک بنای خولی معرفی ڕفتاری لەوە باسی هەندێک لە بڕوا غێری لۆژیک نالۆژیک و غێری منتیقەکانمان بوو ئەمانە هۆکاری دەرووناسان و زۆر شتی تر کە خۆتان پێی ئیزافە بکەن هۆکاری دیکە وەکو سەربەخۆی ئابووری ژنان ئەمە هەیە مەسەڵەن ژنان ئەڵێ پاپاری خۆم لە گیرفانی خۆمدا جاو مێردم بۆ چییە زۆر کەسێ بۆیم لەگەڵ هاوسەرەکەمە ئەی بە بتوان ژیانی خۆم بەرمەسە بوومانێت ئەمە قسەی ئەمەشتی ژیانی ناو کۆمەڵگەی خۆمانە بەڵام کژنەکەی تر خۆی دەستی لە گیرفانی خۆی دابوو ئاجابووم گرێک نییە هەر ڕۆژێک نەبوو ڕۆژەکەی تر خۆم ژیانی خۆم بەسرەوە خۆ من پەیوەست بە و هاوسەرەم نی دیسان بەس چاکیا خراپبوونیە ئەمە هۆکارە ئازادی پەیوەندی سێکسی ئیترەوە شتێکە ناتوان بیشارینەوە هەمووتانی تر بەرچاو بینی کە پەیوەندی سێکسی زۆرن و ئەمە زۆر ئەبێتە هۆکاری خیانەت زۆر کابێتە هۆکاری ئەوەی کە کەسەکان لێکتە دوورکەونەوە یعنی کەسێک کافەیە یەک جار دوای زەواج تووشی یەک دانە پەیوەندی سێکسی بێت ئیتر ئەو ژیانی وەک چۆنە تاڵەبێلی چۆن تاڵەبێت لە بەرچایەکە هاوسەرەکەی خۆی بەغەڵەت بە هەڵا بە فری و بە هەر شتێک بەحسی تەجاوز ناکەم بەحسی ئەبیوز ناکەم کەسێک بە زۆر وایان لەگەڵا کرد بێت ئەوە شتێکی جیاوازە ئەوە ئەسن شتێکی زۆر جیاوازەوە بەحسێکی ترە بەڵام کەسێک ئەگەر بە مەیلی خۆی لەگەڵ کەسێکی ترا جیا لە پەیوەندی زەواج پەیوەندیکی سێکسی لەگەڵ کەسێکی ترا ببێت یەک جاریش بێت تەنانەت یەک جار بێت ژیانەکەی گۆڕێت بۆ ئیتر ئەمە حاڵەتێکی دەرونی هەیە ئیتر ئەو کەسا حەسەکە کەم لە شەیەکی هاوسەرەکەی نییە ئەو شتێک کە ئەی بەخشی بە هاوسەرەکەی نییە بەڵکو شتێکی ترە کەم شتەکە لە وجودیا گۆڕێ من بوومە مراجعی وان بۆتی کە ئەو کەسە هات وتی من شانۆ کارم و ئیزانیم حەز لە شانۆکەم لە شانەوە هات لەگەڵمان نزیک بوو ئەو کتێبانیم پێم خۆش بوو هێنای بەردەوام لێم نزیک بووە ئەم هاوسەریشی بوو تێ تا ڕۆژێک چوین بۆ شوێنێک لەوێ دەستی لەگەڵ ماتێکەڵ وتی لەو ڕۆژەی تر من هەم هاوسەرەکەی خۆم لە بەرچاوکەت هەمە ئەو کەسم لە بەرچاوکەت ئەیتا هاتووی من چی بکەم ئایسێ من نازانم خۆم بکوژم نازانم جیابمەوە نازانم چی بکەم ئەو کەسیش تازە منی ناوێت چکار فەقەتی خۆش و کاتی لە چێژێکی کاتی لە من باتوتەوە ئەنی ئەمانە هەن ڕەنگە خۆشتان کەسی واتان پێشگو بێت و لەوە قسەی کردوێ بە هێوای کە خۆتان ئەوشتان جوانکردنی تەلاق کەمە هەیە و نمونە وێنەیشم داناوە زۆر هەن نمونەکان زۆر مەسەن وێنەی پیاوەکەی کێشاوە ئەم دێ بە چقۆیەک پیاە هێنێ و لە تێکاوە هەمانە نازانم لێ بووە لێرانە زۆر هەیە بنای جژنی تەلاقکە ئەو ڕۆژێک ئیمزای دەفتەری تەلاقەکەکەن هاوڕەکانی خۆیان کۆ دەکەنەوە و کەیکێکی گەورە دەکڕن وەرەنەوە جژنی تەلاق و ئەوە جیاومەوە لە هەر لایانی شایان لە ژنە هەیەم لە پیاو ئەمانە هۆکارەکان نەڵام ئەم بۆچی جوانکردنی تەلاقە هۆکاری تەلاق یعنی پێشتێکی خۆش جیابمەوە کەی ڕۆژەکەی من جیابمەوە مەسەلەن بڵێن ئەمە جوانکردنی تەلاق نەجاتم بێ بەدەست ئەم بۆڵی ئەمەوە ئای خۆمە ناتوانم بچم بۆ شوێنێک ئەوە لەکوێی ئەوە ساعەتە دیتەوە ئەوە چی لە بەرا کرد ئەوە چیت خوارد ئەوە کێ لەوێ ئەمەکەی ئەم کۆنتڕۆڵەمەکەی ژیانەوە ئەمانە ئەمە شتای هۆکارهەیەکن کە ئەم زۆر زیاترن وا کات نەگیرێت
بچینە سەر باسەکەی تکایە سلایدی تر دەرەنجامەکانی تەلاق دەرەنجامەکانی خێزانی وەکو چی گەڕانەوە ماڵە باوان وە زەواجی داتر زۆر بینی و کەسە کە گەڕاوەتە ماڵە باوانی خۆی وەک جاران ماڵەوە پیشەی ناکەن دیسە نمونی وان بووە چوومەتەوە ماڵی باوکی خۆم پێم عیبە پێم شەرمە لەسەرەوە سفرە دانیشتنانە خۆم هەلە خۆ پێم جۆرێک هەستەکەم کەیتر ئەو بنەماڵی و ماڵە نیم هەستەکەمیتە کوڕی و ماڵە نیم هەستەکەمیتە کچی و ماڵە نیم یعنی هەستەکە تەسێکی ناخۆش هەستەکە کەسێکی جدایە لەو ماڵە هەرچەند کچی و ماڵی کوڕی و ماڵە بەڵام هەستێکی وا هەیە من مۆردی وان بۆ بۆی نووسیمە زەواجی دواتر قسەی لەسەر دەکەین لە سلایدی دواتر دەرەنجامەکانی تایکی وەکو چی گوشاری ئابووری لەسەر ژنان ئەبینێ مەسەڵەن نمونەی وان بووە مەسەڵەن ژنێک بوو مەسەڵەن هاوسەرەکەی جیا بوویەوە ئێستا بۆ خۆی ماڵی گرتووە کرێنشینە لەگەڵ کچەکەیەتی زۆر ژیانی سەختە شوێنی کارەکات بەڵام ئەو کێشەی هەیە بۆ چکە پارەی کرێکی بە سەختی بۆ پەیدا دەبێ منداڵەکەی کێشەی هەیە ناتوانێت پێداویستەکانی بۆ دابین بکات کێشی ئابووری زۆر بەداخەوە سەختی هەیە و هیچ ناتوانێت بگرێتەوە لاوەسەرەکەی چکە ئەم خۆی داخوازی تەلاقی کردو ئێستا کێشی زۆرە و بەداخەوە هەنەمانە ناڵێن نابێت جودا بوایەتەوە نا بەڵام ئەمانی دەرەنجامی تەلاق گوشاری دیکە لەسەر پیاوان زۆر مەسەڵەن می پیاوەکەت پێخۆشە دیسان کەسی ترا جوود بێت و نایژوێرێت کە مەسەڵەن کەسێکی تر نزیک بێت دووچاری کێشەی مەسایلی زینا و ئەوانە بێت یان نەخێر فەرزکە ئەبینی کە ئەترسن کە لەگەڵ کەسێکی ترا زەواجکەن یانە نەخێر ئەچن مەسەڵەن پشتەری هاوسەرەکەی خۆیان هاوسەری پێشویان قساکە کوڕ ئەو ژنە کەس نەچێ بەلای ژن چاکیە من ئەوت من وەکو مارێ پێوی داوین ژن چاکیانە پیا و چاکیانێ پیا و هەموویان وەکو یەکوان ئەمە قساکە کەیکەن لەم لاولا بەحسیەکەن ئەمانە دەرەنجامی تاکین کەمکردنەوەی بڕوا بەخۆبوون ئەو کەساستەکە کە کەسێکی نەخوازراوە بۆچی من جیاومەوە ئەم ژنم بۆچی منی نەویست بۆچی ئەو ژنم لای من نەوە بۆچی ئەو مێردەم لە منی نەویست بۆچی ئەو مێردەم لە من جیابوویەوە ئەمانە هەموو کەسێک و کەسی بڕوای لە خۆی لە دەسە هەستەکە کەمە کێشێکی بۆیە نیتوانیوە هاوسەرەکەی ڕابگرێت کەمکردنی ئەنگێزە یا هەو پاڵنەر ئەنگێزە توانین پاڵنەر دانین هانداندانین بۆ کار دەستی ناچێتە و کاری جارانی کە بوو چکە هەستەکە خەمۆکی توش بووە هەست بە خەمە وە فری خواردن هەستەکە و هاوسەری فری خواردووە وەختێ من چ فریوێکم خوارد ئەم ژنم بۆ هێنا دەستەکە بە جوێندان بۆ کەسێکە بۆ پێیاک ئای نازام کێوای لێ هات ئەوم بۆم دۆزیەوە ئەی نەحلە لە کێکەوەی بۆم پەیدا کردو کوڕە ژن چاکیانی و پیا و چاکیان ئەمانە زۆر هەن ئەمانە هەندی ترەمانە بەداوامی خۆتان دیت هەست بە عەزابی وجدان بریا و کارم نەکردای بریا و وەختە شتن بە بیر لە شتە کۆنەکە ئەو بۆچی ئەو کات ئەو شتەی ود ئاوە وەڵام نەدایەوە بۆ وەختێکە دایکی وای ود ئاوام نەکرد بۆ وەختی خۆشەکەی ئەو شتە بۆ باوشی ئاوای ود من جواب نەدایەوە ئەمانە تر بەردەوام وەکو کاوێژێکی ئۆڤەرثینکی پێژن ئۆڤەرثینک لە تەلەفۆزی دەرووناسانەکەیە ئۆڤەرثینکی پێژن توان بێژین کاوێژی فکری کاوێژکردن چۆن کاوێژ حیوان دیتانە کاوێژەکات بەردەوام ئەو شتێکی خواردویت ئیجاوێت دوی هێنێتە دەمی کاوێژی فکری پێڵێن پسا کاوێژەکە ئەو شتانی دێتەوە مشکی کاوێژی فکری پێکە ئیباتەوە دەهێنێتەوە ئەو کێشەی بۆ دووسێ ژیانی لە تاڵا بێت دەرەنجامە کۆمەڵایەتەکان کێشە لە ڕەفتاری زایندی بەحسی سێکسیە کەوتم کێشی بۆ پێش دیاری هاوسەری نییە کە لەگەڵی توانێت ئەو نیازی خۆی بەرتەرەف و دابین بکات کەمکردنی متمانی کۆمەڵایەتی ئەمە کەس بەگەڵی ناسازێ و دوو ڕژ نییە ناوە کەس لەلای داناش ئەم کچە سێ چوار ڕاشی کردوێتەوە و چەند کەس لەگەڵی ناسازێ بەڵام ئەگەر چاویلەکەی کێشە ئەم نەبووە کێشە شاید هاوسەرەکانی بوو بێت بەڵام خەڵک چاوی لەوە نییە ناکوڕ ئەو سێ ڕژنی هێناوە بەکار نایە کەس ناگەڵی ناسازێ کەس ناتوانێت ئیدارە بکات لەگەڵی ئەتێمانە هەن خۆتان بیستتانە زۆر جار زیادبوونی هۆگربوون بەچی بە مادە و ئەلکۆل بەداخەوەی سش لە کوردستانی خۆمانە بەداخەوە زیادە بووە کە ئەو شتەکە پێشدێت خۆیان هۆگرن بە ئەلکۆل بە مەشروبات بە مادەی هۆش بە زۆر شتی تر یا بەداخەوە خۆکوژی کە نمونەی واشمەر بووە کە دوای زەواج خۆکوژیان کرد و من نمونێکی وان بوو کە پیاوەکە گرفتاری مادی هۆشبەر بوو پیاوەکە گرفتاری مادی هۆشبەر بوو ژنەکە داخوازی جیابوونەوەی کرد دیارە پیاوەکە پێی خۆش نەبوو جدا بێتەوە بەڵام چونکە تر هاتن ئازمایشیان گرت و تێستیان لێگرت و لە تەریقی دادگا ئەوانەوە بەڵێ جوابەکەی مثبت بوو کە بەڵێ ئەمە گرفتاری مادی هۆشبەر و دادگا زۆر حکمی دا کە بڵێ جیابێتەوە کە جیابووە و ڕۆژێک کە ژنەکە جیابوو ڕۆژی دواتر مێردەکەی خۆی کوشت بوو لە داخی ژنەکەی جیاوە تۆ ژنە هات بۆ لای من بەخاتی کێشەی
خەمۆکی بەردەوام ناڕەحەت بوو کە من بوومە هۆکاری ئەوەی کە هاوسەر پێیت هاوسەری پێشووی هاوسەری پێشم خۆی بکوژێ دێمنەوە باش ئەی بۆ جیا بووی تۆ ئەوت ئاوا خراپ بوو ئەوە خراپ بوو ئاواتر وای لە هاتبوو کە بە خاتی مادی هۆشبەر هاکام منیشی بفرۆشتایە دەموت کەسێکی وا بوو چ کێشێکی یا خۆی کوشتووە ئەمە بشاکە ئەمە ئەو کێشانە هەن یعنی شتێکە کە وا بوو لە هاتبوو هات بۆ لای من بواگر متوانم چارەسەری بکەم لەو عەزاب وجدان لە ڕاحەتیە نەجات پیداکە دو هەمین سلایت تکایە بە درەنگ نەکەوێتم شو درەنگ کەوتین بورن هەندێک ڕێنوێنی سەبارەت بە تەلاق خۆپارستن لە ناکۆکی ژنوبێت ئەمە ئەو شتانە و کە قسەمان کرم بۆ دێتە زۆرشتن چاوکەر مەسەلەن فەرزکە نمونێکی باس بچووک باسەکەم کە بەحسی قسەکردن بوو فەرزکە ژنوبێردێک لە میوانیەکەن بێ کۆچوو ماڵی کەسێکی خزمیان دێنەوە ژنەکە مەسەن لوتی داوە بەیەکا و پیاوەکە هیچ ناڵێ ئای لۆختەوە لوتم داوە بەیەکە تۆ نازانی چییە بیڵێ هیچیە یا پیاوەکە ئای تۆ نازانی لێکوێ دانیشی پی بڵێ کە لێکوێ دامێشێ مەسەلەن نمونەی زۆر وام هەیە ئای تۆ نازانی من چیم پێ ناخۆشە نا پێم بڵێ کە چی پێ ناخۆش هەمیشە قسە بکەن بەردەوام قسە بکەن تکایە بە کەسانە کە دێن بۆلاتان بڵێن هەتا تاتوان قسە بکەن ئای تۆ مەگە ئەوە نازانی نەخێ نازانم خۆمە شتێک نییە بە تەڵهاڵی بێن بێتتر بڵێن ئای چی ماڵی کەسە من ئەوە ناوچاوم دێوە بەیەکە چۆن نەتەزانی منزورم چییە ئێ من چەند ئەوە مۆڕم کرد لێت چۆن نەزانیانی چی نەخێ نازانم معنای چی بیڵێن بە یەکتری بڵێن قسە بکەن لە یەکتری لە وەختی تر نەیکەن بە شەڕ قسە بکەن لەگەڵ یەکتری کە ئەو شتە ئاوا هەیە ئەگەر چوین بۆ شوێنێکی وە ئەو شتەمەکەم پێم ناخۆشە ئیتە قسەی لەسەر بکەن شاید و کەسە بڵێ نەخێ من قبوڵی ناکەم و پێش ناخۆش هەر ئەیکەم ئیتر مە شتێکی دواترە ئەمە ناتوان بەحسی واکەم کە قسە بکەن ئای لە دوورە من 2 ساعت لەو ماڵە مۆڕە لە یەکەم چۆن تۆ نازانی لەکوێ دامێنی دەوی بەچیە بزانێ قسە بکەن لێ دەیچی بۆ نەخێ هیچ نەبووە ئەوێتی ئەوەی ینی بۆمبەست وەختی چی بۆ هیچ نەبووە تر بۆمبەستە و دوایێتە کەم لێک دوورەکەونەوە ئەبێتە سەر چی ئەو قسەی کە ڕۆژی ئەوڵکردم ئێمە هیچ زەواجێکمان بە زۆر نییە لە حاڵی حازردایەتر لە 195 بە زۆر نییە ئێ بۆ جیادە بنەوە چونکە کەم هێدی دوور دەکەونەوە لە یەکتر بۆچی دوور دەکەونەوە ئابووی کە تای سێمە 4 جەلسە قسەی لەسەرەکە بوراندن کە قسەم کرد ناڵێم ویتر کە لێکتر ببورن سەرنجدان بە کێشەی مندا زۆر جا کەسەکان هەیە بەدا خۆشبەختانە یا بەدبەختانە هەردووکیاڵێم زۆر جا بەخاتی منداڵ کەسەکان لە یەکەمێنەوە ئیتر ئەوە شتێکی واقعەیە مەسەن بۆ دانیشتی بەخاتی مناڵەکەم بۆ دانیشتێ بەخاتی مناڵەکەم جا زۆر جار هەیە کەسەکە زۆر خراپە منداڵەکەی شێڵێ خوا لە بەخاتی تۆ نەبووە قەت دانیشتن ئەوە زۆر کە تۆ منداڵی خۆشت خەریکی تووشی عەزاب وجدانێکی منداڵی خۆشت خەریکی بەدبەختە ئەگەر دانیشتی مێڵە ئیتر بەخوا ئەگەر تۆ نەبوایەتی ئاو ئەگەر مردم ئاو بەلاشانە ڕام پاڵم کە فەقە ڕەشاوی دەرەهێنم مێل دەکەم فەقە بەخاتی تۆ مێڵێن ئەگەر دانیشتی مێڵێ کەڵک وەرگرتن لە دەرووناس کە زۆر گرنگامە ڕێکلام بۆ دەرووناس نییە زۆر جارەمە لە ئێران و کێشێ ئای ئێوە هەچی شتای کەشتن بەلای دەرووناس ئەی مامۆستا چکارەیە ئەی ڕیش سپیچکارێ هەمووانە چاکن بەڵام دەرووناس کەسێکە کە حکم نادات بە کەسەکە ئەو کەسە شاید دەست ئیمانی نەبێت دێ بۆ لای ئەوە من بۆ هاتووە من زینا حەم کردووە هاو نمونێکم بۆ ناو زینام کردوە چی بکەم لای مامۆستا بە شاید ناڵم خراپە وەلی بەحاڵ ڕەنگە لە چای دینی و چای لێ بکات بەڵام دەرووناسەکە لە چاکی گشتی ترەوە تمشاکە ئەمە پێڵێن ئەنکادیشنال پۆزیتیڤ ریگارد ینی سەرنجدانی مثبەتی بێمەرج ئەنکاندیشنال پۆزیتیڤ ریگارد یعنی هەر کەسێ دێ بۆ لاتانش سەرنجی پێ بدەن بێواگەر مەرجێکی بۆ دانێن و مثبەتیش بێ تەنانەت ئەگەر کەسێکیشی کوشت بێ تەنانەت مەسەن بۆ ڕۆژگاری خیانەتەکە هاتوو بۆ لای من ئەڵی چی پیاوەکەی من خۆی ئەوت من ژنم هەیە منداڵم هەیە دەکەین بێ ئیسنی من نایە بچێ بۆ تەنانەت نانێک بکڕێ بەڵام جگە لەو دۆستێک شمێ ئەوە ئەڵێ من شووەکەم چی بکەم بە نەزەرت ئیتر دەوەختا تۆ ناکەم حای چۆن شتی واکە ژی هاوکاری بکەی ڕاهنمایی بکەی کە ئاوا بکە تۆ چۆن ئیجازە نادی هاوسەرەکەی خۆت بەسەن بڵێ ئای تۆ ئیجازە نادی هاوسەرەکەی خۆت بەتەنیا بڕاتە دەرەوەی سێڵی من دۆستێکمەیە خانمێکە و نابێ شو بکات ئەیتەوە بۆم بەستێگەێنی تۆشی لەگەڵی قسە بکەی چۆنە لەگەڵەوە ارتباط هەیە هاوسەرەکەت چی کەم و کوڕێکی هەیە کە تۆ لەوا دیوتەوە زۆر شتن ئەمەیە کاڵم دەرووناس ئەویە کە حکم نادات بە شتەکان تۆ ئەوانە ببینیت ینی ئەو کەسە دینی نییە ئیمانی نییە گوناحکارە نەخێ من ئێرانی جەماعەت نایە شیعە نەبینم سونی نەبینم کورد نەبینم تورک نەبینم تۆ هەموو شتانە وەربگریت
چکە تۆ دەرووناسی شغڵێکی چاک نیە. مامۆستایەکەم پێوتموتی پێت وانە بێ ئەم دەروون کەبووی بە دەروون ناس بووی بە تراپیست زۆر شغڵێکی چاکت و شغڵێکی زۆر ڕێکوپێکتر نا دەرووناس کەیە کەسێک ئەو کەسە دێ بۆلات ئەڕشێتەوە بەسەرتات ئەو شتێک کلمێشکی دای ئەڕشێتەوە بەسەرتا باوەڕکەم زۆر جار بوو بە چوومەتە ماڵەوە ینی تاو ینی پەرۆش بووم تاو پەرێشان بچکە ئەو شتانێم بیستومە ڕەنگە لای ئەو کەسە ئانکاندیشنال پۆزیتیڤ ڕێگاردن بوو بێت بەڵام مرۆڤێکم مرۆڤەکانی ترکە پێی قەڵسم هاتوو بەلای من کە من کچێکم لە کچێکی ترە ئاو ماچمان کرد ئاوام کرد ئێستا تااقەتم بۆی چووە مەجبوری بڵێ وەری بگری کە بەڵێ شتێکی وایە و کەسە وایە بەرحاڵی تر وایەت وەختێک لە دیس ئێمە هەیە تۆش وەریشی وەری بگری سارشکردنی بعد جەنگەکەی سارشکردنی خێزان دوای خەساری تەلاق دوای بورن کە ناوناوە خەسار بەڵام خەساری هەیە تر ناڵم دروستە وەکو حای لە شعاڵێن ئەمە واجبێکی مەکروهە بەڵام هەیە تر زۆر جار کەسەکە مەجبورە بواگت ژیانێکی باشتری بێت ئیتر بۆیە حرام نییە بەهێزکردنی فەزیلەت ئەخلاقیەکانە پەیوەندی کۆمەڵایەتیەکان کۆمەڵ ئەگەر تەلاق پێشات جودای پێشات هێڵن کە تەنیا بن پەیوەندی بگرن بچن بۆ مەسەلەن گروپی موسیقا بچوزان بچن بۆ وەرزشکردن لەناو کۆمەڵایەکە بچن بۆ ئەنجومەنی شیعر و موسیقا و گروپی چیرۆ نووسین چوزام زۆرشت نازانەوەی لە ئێوە چی زۆر چالاکن و شتانە بچن کە دوور نەکەونەوە گروپی بۆ کێ و شاخەوانی ئەوانە زۆر شتن کە لای خۆتان بزان ئەوان دوور نەکەونە با پەیوەندیتان زۆرتر بێ هەست بە تەنیا نەکەن کە تووشی کێشان دەبن بەهێزکردنی ڕۆڵی باوکو دایک ئەگەر منداڵ بوو منداڵتان بوو زیاتر گرنگی بدەن بە منداڵەکەتان ئەم گرنگیدانە لە جەلسەی ئاخراکە هەفتەی بەحسی پەروەردەی منداڵەکەن زۆر قسەی لەسەرەکەم ئەمە بە لە وەختا قسەی زیاترم بۆی بێت کە دێم وەسەری کە مەبەست لێرا چیە دۆستێکیش پرسیارێکی کردۆ ڕۆژەکەوتی ئەگەر هاوسەرەکەم خەڵکی شوێنێترەوە من شوێنێترم ئایا تووشی دوو پەروەردەی نابێ ئەمە هێن بۆ سەرەوە بەحسا بیرم ناچێت حتمما جەلسەی ئاخرکە تۆکل بەخوا هەفتی ترە بێت قسەی لەسەرەکەی قبولکردنی بارودۆخی نوێ یان هاوسەرگیری دووبارە ئەو شتێک قبوڵی بکەیت لە هەر حاڵە جیابوونێتەوە نازانێ ئەکتتان خوێندووە ئەکت دەرمانی ئەکت پیاڵم پەزیرشی وەرگرتنی ئەو شرایەتی کە هەن بۆ پیان ئەک دەرمانی کە نازانم تا چ خوێند بێتم تەرجمەکەی بۆخوا نازانم تەقیقە بێتە چی دەرمانی ئەک دەرمانێکە تۆ ئەڵێ کە دەرمانێکی ڕەفتاریە کە قبوڵی کە بڵێ من ئەفسوردەم یەکەم شتێکە قبوڵی بکە ئەفسوردە بڵێ من ئیسا ئەفسوردەکە لە پەنای خۆمادانم لە جیاتی وا گەبەر ئەکری CBT کە ئەماریکی ڕەفتاری کە ئەڵێ بێتۆ بڕواقەی بگۆڕە و کە تۆ ئەم شتانە بگۆڕە و چاک بیتەوە نا ئەمەڵێ تۆ قبوڵی کە ئەفسوردەکەی لە پەنای خۆتادانێ لەم لاشدانی ژیانی خۆت بکە کەوتر یەکدانە شێوازی چارەسەرکردن ئەکت نازانم بەهەرحاڵ ئەمیش قسە لەسەرواکەژێ فێر قبولکردنی بارودۆخی نوێ قبوڵی بکەن کە بڵێ ئەمە بارودۆخێکی تازەیە کە من جیاومەتەوە ناوی قبوڵی ناکەم بڕوا ناکەم چۆن شتوا بوو چۆن لە من جیابووە چۆن ئەو شت ئاوی چۆن شووی کردەوە چۆن ژنی هێناوە ئیسە چۆن لەگەڵ کەسێکی تراخەوێت چۆن بە کەسێکی تەڵێ بە قوربانم چۆن پێیانەوە ئێتەمانە ئەو کاوێژی فکرێن کارزم کردن ناش قبوڵی کەن کە شتە پێشاتوە یان هاوسەرگیری دووبارە بکەین ئەمە شتێکە و هەیە و هاوسەرگیریکە لە کەسێکە بەڵام هاوسەرگیریاشی حتمما چاوی لێ بکەن ئەو کێشانی پێشتان چی بووە ئەو هەڵبژاردنتان کوێی هەڵە بوو لە میترا نەبێت زۆر کەسێ عەرزمکردن هەر هاوسەر پێشۆکەی زەواجەکە ئەمیش خێرا چێ زەواجەکە کە نەڵێن دواکەوتوە نەخێر چاو لێ بکەن وەکو ئەو هەڵە نەکەنەوە بەڵکو بزان کە ئەو کەسی تر کێیە و ئایا لەگەڵ شتەکانی ئەوە گونجاوە یاننا گرنگی دا بناڵەکە عەرزمکردن کە دواتر قسەی لەسەرەکەن قسەی نییە ئەگە پرسیارەکەی فرم لە خزمەتانە دەست خۆشی مامۆستا زۆر مەمنون لە پێشکەشکردنی بابەتەکەت بەڕێزان ئێستا هەر کەسێک پرسیاری هەیە پرسیارەکەی ئاڕاستی مامۆستا بکە هەروەها لە بیریشی نەکەن فۆرمی غیاباتەکەی دانێن پڕ بکەنەوە سڵاو مامۆستا عەلەیکوم ئەسسەلام لە خزمەتتان گیان زۆر سوپاس مامۆستا دەستان خۆش بێ هاوڕێیان وەڵام چەند پرسیارێک و چەند تێبینیەکمە بوو کاک مامۆستا بەڕێز
پرسیار تێبینیەکانم ئەوە بوو بەڕێستان دوو سێ شتی چۆنتان و یەکەم داوەری نەکردن لە نێوان کەیسەکانە کە تۆ کەسێتە لە خاڵێکی زۆر گرنگە کە داوەری نەکەی لە بەرامبەریە. خاڵی دووەمیش ئەو تاکانی کە هێنە لای چارەسەرکار وەکو مرۆڤ سیر بکرێن، نەک وەکو باگراوەندی دینی، باگراوەندی کۆمەڵایەتی، پاشخانی سیاسی، هەر جۆر پاشخانی نەتەوەی، هیچ شتێک، تەنها وەکو مرۆڤ ببینرێن. ئەمە دوو تێبینی زۆر زۆر باش بوو مامۆستا، دەستە خۆش بێ. یەک پرسیاریشم هەبوو چۆن خۆمان بپارێزین لە فرسودەگی زەهنی، چونکە تۆ وتت ئیشی دەروونناس ئیشێکی باش نییە و بەرداوام هەموو خەڵکە هەموو خەم و دڵڕاوکێ و ناڕەحەتی وەسواسی هەموو گرفتەکانیان لای تۆ باسەکەن. ئێمەش لەو کاتە تووشی بۆرن ئاوت ئەبین. چۆن تاکێکی چارەسەرکار بتوانێت خۆی لە بۆرن ئاوت بپارێزێت؟ ئەو پرسیارەمە بوو، ئەگەر بتوان وەڵام دەنەوە سوپاس دەکەم. زۆر سپاس دەکەم گیانەکەم، مەمنون لەوەی کە سەرنجت دا بە شتەکان زۆر ڕاستیانی. ئێمە وەختی مامۆستایەکەم بوو ئەوت یەکەم شتێک کە ئەوێت هەیە بێت یەکدانە تراپیست ئەبێ بڕواکانی خۆت ئەو ڕۆژە هەموو پاک بکەیتەوە. یعنی ئەوەی کە من کوردم و بەسەرەن دەری خۆتە فەرمی ئەم شتە سیاسیم هەیە و ئەم دینەم ئێمانە پاک بکەیتەوە زۆر گرنگاوە کە تۆ بتوانانی بڕواکان لە خۆت پستەنی تۆ جا بچیتە ژووری ڕاوێژ بەحال نیازی بە ئەزمموونێکی زۆرە. دەستخۆش ڕاستە فەرمی قسەکان دروستن. سپاس بۆ سەرنج. بۆ سەبات بە ئەو فەرسوودەبوونە بەڕاستی وایە، ینی من یەکەم بۆی ئەیس نمونەم بهێنا، یەکەم شانسی من نمونێک کە بووم ئەو ڕۆژەی کە ڕۆژار ئینسان تووشی ئسترێسێکی زۆر بێ، ینی ئایم باش قسە بکەم، ئایا نەفەر چۆن چاو لەم نەکات، ینی چەندێ ئەو چارەخوازە سترێسیە دوو ئەوە ئەو تراپیستە لە ئەوە تازەکارە سترێسیە کە بڵی چۆن چاوم لێ بکات، بڵی قسەکە بڵی ئەوختی قساکەم دەم چۆن بێ، دەم لار نەبێ، لیباسەکەم چۆن بێ، چاوم چۆن بێ، شتەکان بنووسم نێنووسم، چاو لە کاتژمێر بکەم، زۆر شتن. کەسێکم کەسی گیجگار، شانسی من کەسی گیجگار سەخت بوو. بۆ پرسیاری جەنابەت چەندانە تەمرین هەیە، ئیسێبا درۆ لەگەڵانەکەم حضوری ذهن نییە، بەڵام ئەینووسم و یادداشتم کرد لای خۆم بۆ جەلسەی دواتر حتمما ئێڵام لە خزمەتی جەنابتە کە چی بکەین. بەڵام لە پەنای ئەوەدا هەر کەسێشێکدانە مامۆستای هەبێت کە لەگەڵ یا کار بکات، کاری بۆ نیاگەر ئەمە کەسێکی ئێروین یالۆمانەیە تر پێما گشتانی ناسنی تر دەروناسی کستانی سیالیستە بەداخۆی سێ باری دەرونیش باش نیە، ماشەڵڵا باڵای 90 ساڵ تەمەنیەتی، وەڵام کەسێکی زۆر زۆر لێ هاتووە. ئەو یعنی ئەو کەسە کە خۆی مامۆستای زۆر زۆر مەزنە هەر بۆ خۆشی خۆی کەسێکی تری بوو کە لەگەڵی کاری کرد. ئەوە کە تۆ مامۆستایەکرد بێ نیشاندەهەندەی لاوازی تۆنی، نیشاندەیە کە تۆ بتوانین لەگەڵی کار بکەیت و تاوتاو خۆشە ڕاوێژ وەربگری، وەک چۆن بۆ کەسێک کە دەروون شیکارە. ینی ئەو بڵێم کەسێک کە دەروون شیکارە، هەر کەسێتی دەروون شیکار بخۆی دەروون شیکاری نەکرابێ بای پوچێک بایەخینە. کەسێک کە دەروون شیکار بێش حتمما بۆ خۆی دەروون شیکاری کرابێت کە دەروون شیکاری خۆی ماوەی ڕەنگە 3 ساڵ 4 ساڵ تا 5 ساڵ بکێشە دەروون شیکاری، بەڵام نا ئەوەی کە هەیە. لەمی شایوایە کەسێک تراپیستە ئەش خۆشی بەردەوام لە قسەکە زۆر جوان بوو، زۆر تێبینێکی دروست بوو، خۆشیش بەردەوام لەگەڵ کەسێکە ببێت کە من چی بکەم، هەم یارمەتی دەری بێت هەم شتەکانی خۆی بڵێ بوو کە من ئەو چارەخوازە هات بۆلام ئەوە لە مۆردی منۆبیە کردەوە، ئەو چارەخوازە هات بۆ لای من ئەم شتانی بوو، ئەوە یارمەتی دەرم، ئەم شتان ئەم چۆن بکەم، ئەم ڕەفتارم لەگەڵی دروست بوو دروست نەبوو، ئەتوانێت. بەڵام تەمرین هەیەکی شەیە، ئەویش من یادداشتم کرد بۆ جەلسەی تر حتمما ئەرزەکەم لە خزمەت. مامۆستا وەڵام من پرسیاری کەمە بوو، گەر هاوڕێیان پرسیاریکەیان نەبێ بوو لە کات زۆر نەبم. یەک خاڵیکە مامۆستا لە چارەسەرکردنا کاتێک کە ڕاوێژخوازێک گێتە لای چارەسەرکارێک، خاڵی گرنگ ئەوەیە تاکەکە بزانێت تا چەند ئەم گرفتە یاخۆت ئەم دیسئۆردەرە یام ئەم اختیلالە ژیانی ئاسایی کەسەکەی تێکداوە. زۆر کەسمانەیەک مامۆستا ینی گرفتی هەیە بەڵام لە گرفتەکە ژیانی ئاسایی لێ تێک نەداوە. ئەو کاتە تۆ کە ژیانی ئاسایی لێ تێک نەدابێ بڵێ من زۆر زۆر ئاسایی و ژیانی نۆرمالی خۆمەکەم، ئەو کاتە قەنەعاتی وابێ ئەتوانێت ژیانی ئاسایی بکەم، پێوانی پێویست بکات چارەسەر وەرگێ. نازانم بەڕێزشتان هاوڕێی ئەو شتەنیا خودنا دەست خۆشێکی زۆر یانی دقیقەن ئەمڕۆ ڕاستێکی وان بوو، هاوکارێکی خۆم شتێکی وای لە من خواستی بۆ ئامەد چی بکەم،
پەلەمەکە بیهێنم ئایسە لێرە باسیەکەم بۆتان ڕاست با لەڕووی خودی کەسەکەەوە کە بۆی ناردم ئەڵبەتە بۆتان تەرجماکەم چکە بە فارسی بوو ناردوم ڕاستی وا بوو جاگەڕم بەڵێ ئەمە کە بۆی ناردم لە حسێکەمە یعنی تەرجمەی نەکەم بۆتان وەڵاو خودی خۆم من نامێتتر هاوڕێیان حتمەن زۆریانیانەوێ مامۆستا خۆ دەزانیوە بەڵێ بەسەر چاو ئەمە لە بەردەستمە با وەختەکە نەگیرش قاو دەپێت دەنگیاندام کەوتیان با کات زۆر نەگیرێ ئەمە منداڵەکە نای ئیمانە ناوەکان دیارە خوازراوە ناوەکە ڕاست نییە منداڵی ئەوەڵە 15 ساڵیەتی لە منداڵیە دەمی ئەو کێشێکی لە دەماوە گەجۆرەکە دەمی سێجا عمل کراوە بەڵام دووچاوی زۆر جوان نییە وەلی زۆر 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 زیرەکە ئێوە تا سەد ئێمە تا 20 هەمیشە نمرەکانی 20 لە 8 ساڵی گێوە وەسواسی دەستشۆردنی بووە و لە پەسال لیباسەکانی خۆی گۆڕیوە لە 10 ساڵگی و دەرمانی وەرگرتووە سێدارە دەرووناسی گۆڕیوە هەر جاریش 15 جەلەسە لای دەرووناس بووە ئێستا لیستی وەسواسەکانی کە تەلەفۆن بەدەستمەوە دەگرم ئەگەر بە شێوەیەکی تایبەت نەیگرم عەسابم بور دەبێت یعنی حاڵم باش نابێت وەسواسی دەستشۆیی دەرەوەی ئەوان هەیە دەشی سەراوی مزگەوت و شوێنی عمومی و هۆتێل وشت وەسواسی مووی پشیلە هەیە کە بەسەر ماشین سەرسایەرەکەیانەوە بێت ئیتر ئەو سیارە دەبێت هەمووی پشۆریە وەسواسی لە دەستانی دایکیە کە هەستەکە لە حسە احتمالی دایکی لە دەست بدە وەسواسی چوونە دەرەوەی هەیە کە من هاوڕەکانی ناڵێن تۆ چۆنە هەمیشە 20 دەگری کە بۆچی هەمیشاوە دەرست چاکە و نیگەرانیم کە بەردەوام ئەگەر بچمە دەرەوە یەک دانە هاوڕێم هەیە بەس چین بۆ کلاسی زمانی ئینگلیسی بەڵام بەردەوام ئاڵم نەکە لێم پرسێکە بۆ تۆ نەچاکی باوکێکیەیە باوکەکەی مامۆستایە بە شدەت کۆنتترۆڵەکات بە شدەت خۆی وەسواس و کۆنتترۆڵەکە تەنانەت ئەو تراپیستێکی کۆنتترۆل کرد ئەو تراپیستە ساعت چەنێ هات ساعت چەنە دەڕات یعنی جگە لە منداڵی خۆی تراپیستەکەیشی کۆنتترۆل کردووە جا پێی وتم کە چی لێ بکە من جوابم ئەوە بوو کەم جوابە بۆ جەنابی شتگەرە ئەمەوە جواب بدەمەوە من پێم وت ئەوە شێمە پێناسیێ بکەین بۆ دیزۆردێر ئەوە کە جەنابەت فەرمووت بە پەلەی ئەڵێم ببەخشن چکار کات درەنگە ئەگەر دەنگم بدەن ئەگەر ئەوانی کە بەرپرسن کە تاوی بکەم چوار دانە پێناسەمان هەیە چوار پێناسەمان هەیە بۆ کە بڵێن ئەمە ئەم کەسێک کێشەی دەرونی هەیە یەک دیسترێسە دیسترێس یعنی ڕەنج شەو کەسە ڕەنجی ببێت لەو شەرایەتی من خەمەوەکەم گۆشە گیرم نانم بۆ ناخۆی خوراکم نییە خەوم نییە دڵە ڕاوکێمێت دڵەتە پێم هەیە ئارەقی دەسمێ زۆر شت نیشانی نەخۆشینەکان ڕەنجم هەیە دوو ریسک یعنی مەترسیم هەیە مەترسی بۆ خۆم لە خۆم بدەم یا لە کەسی بەرامبەر خۆم بکوژم یا کەسی بەرامبەر کە مەسەن لە پاڵۆنیاشا کەسی بەرامبەر کە شەریکی حەزەکان لە شەریقی عشقەکەی بیکوشێت کاڵچەر یعنی عاملێکی فەرهەنگی نەبێت مەسەلەن ئەو ئێمە دەروێشەکە بینین بەرد قوتەدا دەروێشکەکە بینی زەرگەدا لە خۆی چقۆدا لە خۆی ئایا ئەمە نەخۆشە نا ئەمە عاملێکی فەرەنگیە ئەچێ بۆ لای دکتۆرێک ئەوەی هاوسێمان چاوی پیسەمنی کردو بە چاوە ئایا تۆ دوشاری هاڵۆسینیشن بووی دوشاری وەهم بووی نا ئەوە عاملێکی فەرەنگی لە قورئان هاتووی تۆ وەختە لە قورئان هاتووە ئاەتمان هەیە لە مۆردەوە پس ئەمە عاملێکی فەرەنگیە نەخۆشی نییە درستە و آخر مورد لە چوار مۆردەکەوەیە کە دووچاری ئەو بێت کە نتوانێت کاری خۆی بکە ئەو خانمێک هەیە کابانی ماڵە ژنی ماڵەوەیە ئەو خەمۆکێکی زۆرە کە نتوانێت چێشت لێ بنێ مەئمورە لە شوێنە کارەکە نتوانێت کارێکی خۆی بکە مامۆستا نتوانێت مامۆستایەتی بکە یعنی دووشی کێشە بێ لە کردەوەی خۆیدا ئەم چوار مەرجە هەیە بۆ گەیم بەڵام کەسە دووشاری کێشەی دەرونی بووە ئێستا گەڕمەوە سەر ئەو کەیسەکە بۆمیان ناردوو وتم ئایا ئەو منداڵە شغڵی چییە کاری چی دەرس خوێندن دەرس خوێنێ بەڵێ معادڵی 20 منداڵە لەو سن ساڵە زۆر جار هەیە من بۆ خۆم وام کەسێ فەرزکەگەر تاقیکردنەوەم پێ خۆش نییە کەسی لەم پرسێ تا چێنێکت خوێندووە چۆن ئەم نەتخوێن کە تۆ نوێری چاک بووی نەکەوا بزانێت لەگەڵ مامۆستاکە بینم هەیە منیش ڕەنگە لە مووی پشیلە قیس بکەم هەر بەڕاستیش قیس دەکەم مەسەڵەن پشیلە جۆرێک کە لە شوێنێ بمێنێتەوە ئیتر ئەو تووکەیە وەرێ ئەنی ئەگەر لێی گەڕی وەکو هین کورک لەسرێک ئەبێت وەکو پشمی لێدێ ئەو شتی باز نەخۆشی نییە تر زۆر کەس قیس دەکات لەوە چوزانم ئەوەی کە بەتەنیا چێتە دەرەوە منداڵی 5 ساڵە منداڵی 5 ساڵ ئەگەر کەسێ کەیسی منداڵانی بێ ئەزانێت کە منداڵێک لە دەورەی پیامبەر منداڵی خۆمان دەوری تینی پێژە تینەیجێری بە ئینگلیسی
قۆناغی 2 ساڵ تا 15 ساڵ هەستەکە خۆی ناوەندی جیهانە، هەستەکە لە هەمووی جوانترە، هەزەکە لە هەمووی زرنگترە، هەستەکە لە هەمووی عاقڵترە لە باوکی لە دایکی. بۆیە منداڵ سنا وایە من خۆش نییە منداڵە بەس ئەش تۆ یارمەتی دەری بیوتم لە جیاتی بجا پێیوت و منداڵەکە تکایە سیبیتیم لەگەڵ کارمەکە، یعنی ئەونیان پێوتوی سێ دەروناسی گۆڕی بووکی 15 جەلسە. وتم نا چی لەگەڵا بکەوتم لێهاتوویەکانی ژیان کارامەیەکانی ژیانی لەگەڵ کار بکە، وەکو چیوەکو مەهارەتی حەلی مەسئلە، ینی حەلکردنی کێشەکان، وەکو مەهارەتی ارتباطی، ینی لێهاتووی پەیوەندی کە چۆن پەیوەندی بگرێت کە بتوانێت بچێتە دەرەوە لەگەڵ فێخەکانی بگەڕێت بۆ چکا باوکێکی سەرکوبگەری بووە. ئەوە نازانم تا چەندێک جوابی جەناب بدەمەوە لە قسمەتە. دەست خۆش مامۆستا. بەشداربووان کەسێکە پرسیاری هەیە یان کۆتایی پێبینین چکە کاتەکەی زۆری بردیەوە؟ دیارە کەسێکە پرسیاری نییە. مامۆستا دەست خۆش بن و ئامادەبوونت. بەشداربوان بە هیوای سوود ئیشەڵڵا شەوتان شاد. هەر خۆش بن، سپاس مەمنوو کە تای سێ منتان تەحەموڵ کرد و گوێبیست بوون. شەوێکی خۆش بۆ هەمووان.